یارانە کوردەوار وەختتان وەخێر. ئەو دیبێتەمان لەژێر دیبێتەکان لە بە شوێنگەڕانە کوردەوارەوەن بووە، بەڵام بە تاپیک و تایتڵێکی جیاواز: وەحمە مۆدرن و حەقیقەتە بۆدرن. وەحمە مۆدرن و حەقیقەتە بۆدرن حکایەت لە مەجموعەیەکی ئینسانی ئەکات کە دووچار و تووشە سەرلێشێواویەکی ئەمیق بووگن. خۆیان فکرەکەن مۆدرنن، بەڵام لە واقعاوە لە حەقیقەتا بۆدرنین. ئێمە بۆدرنین، مۆدرن نەوجین. بۆ خاترەوەی ئەمە بکەمەوە دەبێ بڕۆمە ناوە هەڵسوکەوت و تەعاملات ڕۆژانەیە دانە بەدانەی ئێمە، بە تایبەتی ئەوانەی کەوانە کوردەوارە، وانە ناوە شارەکانە سنە و مەریوان و سەقز و دیواندەرە و هەولێر و سلێمانی و کفری و کەلار و دیاربەکرا. ئێمە دەبێت بزانین چه اتفاقێ لە ناوە سەرزەمینە ئێمە کەوتگە، بۆ ئێمە حتا ئەڕواتە بەرەو کاولتر و نابووتر ئەوین پێمان وایە مۆدرنین، بەڵام لە ئەسڵا بۆدرنین. هەرکام لە ئێمە لە توولە ڕۆژە بڕێک وشە و بڕێک کەلام تکرارەکاتەوە لەبەرەوەی لە یەکتری فێر بۆگین. مەسەڵەن تۆ ئەمڕۆ لەگەڵ کابرایکی سلێمانەیی قسە بکە، حتمەن قسەکانی کە ئیکاسێ چوار شتی واتیە: یەک، ئاو نییە، کارەبا نییە، ئەمە کەی حکوومەتە، حکوومەتداری کەی وا ئەکرێ. تۆژۆکن موچە نییە، موچە نییە. ئەمانە دزن. تۆ لەگەڵ هەر کەسێکا کە قسە بکەی ڕۆژانە ئەم کەلەماتە تکرارەکاتەوە: ئاو نییە، کارەبا نییە، موچە نییە، ئەمانە دزن، ئەمە کەی حکوومەتە، حکوومەت کەی وا ئەکرێ. بڕ لە سنەیە پرسە: ئەژی زندگی سەختە، ئەژی گرانیە، ئەژە بەخوا محەبەت نەماگە، بەخوا ڕۆژگارە خراوێکە، بەخوا پڕۆکیاین بەدەم مردم و بەخوا پرسە فشاری بۆمان هاوردگە. کاڕۆی لە سنەیەکە پرسی، ئەمە تکرارەکاتەوە. بڕۆ لە تویسرکانەیەکیش بپرسە، هەر ئەمە تکرارەکاتەوە. بڕۆ لە کرماشانەیەکیش بپرسە، هەر ئەمە تکرارەکاتەوە. بڕۆ لە شیرازیەکیش بپرسە، هەر ئەمە تکرارەکاتەوە. چی تکرارەکاتەوە؟ زندگی سەختە، گرانیە، خەڵک فشاری واتکە، خەڵقی کەشی دەوێ، خەڵقی کە حاڵی خراوەوێ بەڕاستی و با ئێمە بین بزانین ئەمە چەندی واقعیە، چەندێ ئێمە مقەسرین لەمە، و چەندێ ئێمە خۆمانین کەوا ئەکەین بە خۆمان. نەقشە ئێمە چەندێکە لەمە، چەندێ فکرمان لەمە کردگەسەوە. بزانن من بۆ ئێژم وەحمە مۆدرن ولی حەقیقەتە بۆدرن. بزانن لە سەرزەمینە ئێمە واسە من لە دیبێتەکەی پێشووتر وتم هەرچی نەمادە کە دانریاگە بۆ خاتری وسە کارەکە ئاسان بکاتەوە. بزانن ئەسڵن کەسێک خۆی مەشغوڵ ناکا کە فەنە ڕیتۆریک قسە بکە یان ڕەوانبێژ بێ، سوخەنڕان بێ، یعنی بە زەوایای خەتابێک ئاشنا بێت. کەسی خۆی شەکەت ناکە، کەسی خۆی شەکەت ناکە کە زەهنیەتێکی چیرۆک محوەری هەبێت تا بتوانێت لە دەستپێکی قسەکانیەوە و لە اختتامە قسەکان و تەواوبوونی قسەکانیەوە ئەو ئامانجانەی کە گەرەکی بووگە بیپێکێت و کەسانێک لە دەورە خۆی و لە دەوری ئەو مەتنەکە و کاتەوە. بۆ ئەم زەحمەتە ناکێشێ دەلیلەکەی ئەوەسە ئەو ئینسانە لە پشتە تابلۆیەکە بە ناوی سرتیفیکیت کوالیفیکیشن قایم بووگە، مەدرەک، شەهادە خۆی شاردەگەسەوە. کابرا کافیە بێژن، کابرا ماستەری هەس لە دانشگای سەڵاحەدین، لە دانشگای بەغا، لە دانشگای سەموڵ، لە دانشگای پۆلیتیکنیکە تاران، لە دانشگای عەلامەیە تاران، زانکۆ. هەرکە ئەمیانەوت کابرا لە خۆیوە ئەبێ بە تێگەیشتوو، کابرا لە خۆیەوە ئەبێ بە پۆسپۆر. ئەو جار هیچ کە بووگە بە پۆسپۆر ئیستایەک لانە مەدرەکیە سو سیڤی ئێژێ سیڤیەکەی ئەمەسە تۆ بۆ ئۆساید ئاسانەکەی. بۆ خاترەوەی من لە دانشگای سەڵاحەدینە دکتۆرای بووارە فەلسەفە، ئەی خاتە پشتە سەری، دکتۆرای بووارە مێژۆم، دکتۆرای بووارە ئەدەبیاتم. دێڕێ شێعریشی پێ بە ناتوانێت بخوێنێتەوە، ناتوانێت تەفسیری کە، ناتوانێت تەویلی کە،
مەتنێکی پێبەرەوە ناتوانێ بیناسیت ئەسڵەن. بەڵام من و تو ئیتر ئاسان دکتۆرا ناسین، کافیە شەهادەکەی بێنین و بەحسیکەین، ئەمە ئیتر دکتۆراست. یەکسەرە فکرەکەین کەم ئینسان چووگەسە ناوە بەشێکی تر لە مردم کە پێیژن خەڵکە مۆساقاف، خەڵکە های کلاس، خەڵکە با کلاس. ڕووناکبیر نخبە تێگەیشت و ئینسانە مهمێ. خب ئەم ئینسانە ئێستا کە شەهادەکەی هەست، شەهادەکە بە تەنها کافی نییە. لە پشتە سەریوە کتێوخانەیە دائەنێ هەنێ کتێوی واتیە. بەڕاستی و خەڵک ئەبێ هەمووی بخوێنێتەوە و خەڵک ناخوێنێتەوە لە مەملەکەتە ئێمە و خەڵکی ئێمە خوێندەوار نییە و بەڕاستی و کتێب لەلای ئێمە بایخی نییە و نرخی نییە و یان مای خۆم کتێوە خوێنم و فرەفرە ئینسانە مهمێکم و تێئەگەم و ئەفەهمم و شتانێک من ئەیفەهمم فرەم. کابرا 15 کتێوی نووساگە. یعنی چی 15 کتێوی نووساگە؟ کتێوێک کە نەخت نەکرێتەوە، کتێوێک نەخڕەخنەی لێ نەگیرێ کتێوە مردووە، ئەندیشەیەک ڕەخنەی لێ نەگیری ئەندیشەی مردووە. یەک دانە فیلم دروستکە نەکەوێتە بەرقەڵەمە ڕەخنەگرانە سینەما، ئەم فیلمە نەفرۆشەکە ناکەوێتە بەرچاو نەشتە قەشەنگێکە. کتێبێک کە نەخت نەکرێتەوە، نە کتێبە، نە نووسەرەکەی نووسەرە، نە جاماکەی جاماس. خەڵ پس تۆ ئەمێنی بڕێ کتێوە خرێتە پشتسەر، کابرا 5 کتێوی نووساکە و کەسێکیش نەقدی نەکردگەسەوە و معلومیە ئەندیشەکەیشی چییە. بەڵام ئێستا ئەبێت بۆینباخێکیش بۆسی قات و ڕیباتێ لە بەرکات و خۆی تەسک و کات و یەکسری کەلەمات وەکار یەکسری کەلەمات دیارکرەوە بەڕاستی و لە دنیای ئەمڕۆژیا و لە هەموو دەسەڵاتێکی مۆدێرنا و لە سەردەمی مۆدێرنا و بەڕاستی دموکراسی و مافی مرۆڤ و وا بە ئێمە ئێژن و لە هەموو عالەما و یاسای نێودەوڵەتی وا ئێژێت و بەڕاستی و ئەمە هەمووی یەکسری کەلەماتە مێتۆدیکە تکراریە کلیشەین کە گشت کەسی ئێستفادەیەکە وە گشت کەسی لی تێگە. یعنی ئیتر گشتی عادەتی کردگە بڕۆن عەبە مەخموری شەمانە ئەزانی، عەبە مەخموری لە دیبیت لە تەحلیلەکانی خۆیان بەکاریەوە. خب پس تۆ لەگرا دیت هەنێ حەرەکات، هەنێ ئاداب، هەنێ تەسویر و هەنێ مەدرەک بەڕاحەتی ئەتوانێت هەدەفە ئەو ئینسانە جێبەجێ بکە. تۆ ئەوێنی کوردانەیەکی تیانە بتوانێ خەتابەیەکی 1 ساعەتە بابێگت، نەکورد فارسی شتیان هەیە. بزانم مەسەڵەن جەماعەتێکیانەز وەکو دکتۆر ئیلاهەیە قۆمشەیی، وەکو دکتۆر سروش، محتەوای کەلامە دکتۆر سروش و ئیلاهەیە قۆمشەیی توڕەهاتە. من کاتم نییە ئەنا قسەکانە سروش و ئیلاهەیە قۆمشەیی تێرەم هەڵی تەکێنم. ئەمەیتر باشترین سوخەنڕانە ئێرانیەکانن. حداقل کەسێک وەکو ئەولکەریمە سروش کە دەستێکی هەز بە شعر، یعنی مەجموعەیە لە ئەشعار سەعدی و حافظ و مەولانای حیفزە و شروعەکە بە تەفسیرکردنی خروجیەکەی ئەبێ بەچی بە سەلماندن دنیای ئینقیاد جوولەکە بەسەر سەرە ئینسانە کوردیوە. تۆ ناوێنیت یەک نەفەر هەست بەوە بکات کە بتوانێت بێ ئەوەی تەلەڤیزیۆنێک بیوە. بزانن ئەگەر ئێوە تەماشاتان کردوێت هەر لەم سەرزەمینە ئێمە ئەوانەی کە بەخۆیان ئێژن نخبە و نخاڵە دیبیت ناکەن، لایڤ فەیسبووکی ناکەن، دەبێت کەسێک دەعوەتیان کە ئە تەلەڤیزیۆنێک ڕادیۆیەک بۆ مەسەڵەن ماتەڵەن کەی 24 بانگیان کە کەی 24 دام و دەستگایەکی سەر بە کەسێکی مشەخەسە بە ملیۆنها دۆلار بوو جەوە توانی یەسی بە دێکۆرات و بەرنامەهای پرۆفێژناڵ و ئستخدامکردن و بەکارهاوردنی کەسانی حرفەیی لە بوارە کارە میدیایی و بڕێک بینەر بۆ خۆی پەیداکە. 1 ملیۆن نەفەر بینەر، 2 ملیۆن نەفەر بینەر بۆ خۆی پەیاکە. وەختی 2 ملیۆن نەفەر بۆ خۆی بینەر پەیاکە، کابرایە کە شەهادەی دکتۆرای هەست و ئەو قسانەکە کە حاکمیت پێوت کە ئیشی بیکا، ئیتر پێویست ناکە ئەمە مارتن لوتر کینگ بێ، پێویست ناکات چەرچیل بێ، پێویست ناکات ئەدۆڵف هیتلەر بێ. منزورمە لە فەنە خەتابە.
پێویست ناکە ئەم ئینسانە ڕواتە ناوە فڵان و لە ژێرە ناوەکەی ئەنووسێ مەسەڵەن حەمەتەقی پسپۆڕ ڕبووارە فەلسەفە وە شیکارە سیاسی ئیتر ئەمیش ئەڕوات و گت ئەکا و تۆپۆق ئەدا و ترە ئەوێت و حاڵی خراوێت و توڕەحات ئێژێت و زۆر مهم بوو لە کەی 24 قسەی کرد بۆیە تۆ ئەوێنی حەج کام لەمانە بۆ کارێکی جددی ئەو جورئەتە نیە دووربینێ دانێن و کراوات لەبەر نەکەن بۆین باخ نەوەسن قات و ڕیبات لەبەر نەکەن کتی و نەخەنە پشتە سەریان باشە فەکت نێرن و بەڕاستی ئەدۆڕنەوە ئێژێت و مارکۆزەوتی کارە خراپێکەکەیت و کەمەوتی شەقبە لە بەردوو چوزانم هایدیگر وتی ئاخ هۆردلین و هۆردلین وتی دڵم وەختە بتەقێ بۆ سویس و ئالپ و بەڕاستی لە لووتکەکانە ئالپەوە کە سەیری ئەەکەی بنە شاخەکانە هیمالایە دیارە ئەگەر وا قسە نەکا قسەیەکی بۆ کردن نییە حەکێکی بۆ کردن نییە بۆیە تو ئەوێنی ئەمانە دائیمەن مساحبەیان لەگەڵاکەن حتا کە گەرەکیانە کارە فەیسبووکی بکەن کارە سۆشیال میدیایی بکەن دەبێ کەسێ داوەتیان کە مەسەڵەن پەیمانە حەیدەری داوەتی کاتە ناوە پەیجەکەی خۆی بوو پەیمانە حەیدەری توانی یێسی 3-4 هەزار نەفەر بینەر کۆکاتۆ ئیستا بوو گەسۆ ئیزاعەیە بۆ خۆی پەیمانە حەیدەری دەبێ بێت و مساحب بە بکابێژی فڵانە کەس پسپۆڕ بوارە سینەما و لوتفن و داخۆت دەرخە بزانینشی دوا پێ و ئەفەرم و بڕاستی و نەزرە جنابتان سەبارەت بە ئەمری سینەما چیە و ئەم ئاغا خۆی ناتوانێت دوو بینەر کۆکاتەوە ناتوانێ ئەبێ بڕواتە ناوە کەی بچوەش بڕاستی و من حەدم نیە لەسەرەوەی دیبێت بکەم و کارە مناڵانز نە ئێژێ پشیلە دەسی بە گۆشت نەیەگەی ئەی و پیف بۆنیتێ تۆ ئەوە لە خۆتا ناوێنی بتوانی دوو کەس لە پای دیبەیتەکەی خۆتا دابنی تا قسەکە یا ئەچیقێنی یا ئەزیقێنی یا تف لە دەمە وشکەوێ یا تنتن ڕەنگە ئەگۆڕی یا تنتن ئاوەکەی تخوار و یا کارێک کریاگە سۆشیال میدیا بە تایبەتی لەم بەشی کوردەواری ئێمە یا بۆ گەسۆ جێگەی فاحشە زەریفی دەرەکا و سمتەقم دەرەکا و مەمکۆڵان دەرەکا یا بۆ گەسۆ جێگەی سەرسەری و خوێڕی و جمێندان و حاوە ئەگرم و دوو شەقەتی هەڵەت دەم و سەگی سەگباب و تۆکیت و ئەمە بۆ گەسۆ جێگەی ئەمە بۆچی بۆ خاتری ئەوەی کە ئەمانە خۆیان تیادە ناخەنوە خۆیان تیادەر ناخەن پس وەختی من ئەمانمە وت ئێوە ئیشی بگەن بە خروجیە کە خەریکم نەرمە ئەی شیلم و تێمە بەرەوە ئێمەمانان بە قیاس بە هەڵسەنگاندن وە قیاس سایز گەورەی هەڵسەنگاندنە گەورەی لە بۆ ئەدە هندسی ڕیازیوە هەڵسەنگاندنە کەیفیەتی لە حاڵات و حەرەکاتۆ هاڕیاگین ئێمە قیاسەکەین بۆیە ئەهاڕین مەسەلەن لە بەرامبەر بناوی ساختمانێکە لە بەرامبەرە هەورەبانەکانە شارێکە لە بەرامبەرە پانی و بەرینی شەقامەکانە بولوارێکە وەکو بولوارە وەلی عەسر وەکو بولوارە شانزەلیزە وەکو بولوارە نۆڤسکی شارە سەنت پێترزبورگ ئێمە ئەهاڕین هیچ نیەین لە بەرامبەر بینایەکە کە قەرارەگرین لە فاسڵەیەکە کە تەکە شەیئێکە وە کالایەکە قەرارەگرین هەستە بە حەقارەت و بچووکیەکەین لە کنارە ئەمە ئێمە لە بەرامبەرە کەیفیاتە حاڵاتێ قەرارەگرین لە بەرامبەرە کەیفیاتە حەرەکاتێ قەرارەگرین ئەهاڕین ڕۆژ نییە بە پەیمانە حەیدەری نێژن پەیمانە حەیدەری لە ناوە کەلام تا جمێن بەدە تنمە بەرەوە بۆ کابرا بۆ چون ئەمان عادەتیان کردکە بە حاڵەتێ ناکرێ کاورا هەم تێگەیشتو بێ هەم خاوەنە فکر و فەلسەفە بێ و ئەم ئینسانە وەکو مابەقی قسە نەکا نێژێ بەڕاستی و ئازیزان و خۆشەویستان و قەزاتانکەوی لە گیان و بەڕاستی مردم زۆر بەڕێزن و ئاوایش ئەبێت و هەر هەمومان قەشەنگین و هەمومان جۆری فکرەکەین و توشت و عەقی خۆتە و بوارە خۆتە و ئێمە ئینسانین و پرۆڕالیزمە و بەڕاستی و لە دنیای ئەمڕۆ هەر کەسێک و دموکراسی دەبێ پارێزتن و بەڕاستی و بەشەر زۆر پێشکەوتووە و جیهان زۆر پێشکەوتووە و ئێمە زۆر سەقەتین و ئاگامە لە خۆمانیە ئەم تۆ ڕەحاتە کارە من نییە کاورا تێدەیژووە من فڵانی تەم خەریکی قسەکەی
بۆ چون ئەمانە عادەتیان کردگە ئەم جۆرە قسەکردنە مەسەڵەن بە کاورابێژی بێشەرەف پۆفیوز نادروست مەرتیکە جنایەتکار تۆ ئەمانەی پێبێژی ئینسانێکی فەریختەوە ئەم شتانە نایژی کاڵفا نەگەیگە میوەز واوە دارۆ کاڵفامتان لەکوێ هاورد یعنی چی کاڵفام بەڕاستی ئینسانێکی کاڵفامی یعنی چۆن کاڵفام یعنی چ معنایەکی هەست کاڵفام ناوڵە کاورای ئەحمەقێکی بەڕاستی ئینسانە بێ وجودێکی بێ هەمە چیزی بەڕاستی بێ شەرەف و بێ ناموسی یعنی چی کاڵفام I mean it وە قەوڵە ئینگلیزیەکان من وەختێوە تۆیژم بێناموس یعنی بێسفەتی یعنی بێکەرامەتی یعنی نە باوک بووگی نەدا باوکت بووگە نەدایکت بووگە نە برات بووگە نە خۆیشت بووگە نە قەومت بووگە نە عەشرەتە بووگە نە دارایی بووگە نە زەمینە بووگە نە تەعەلوقاتە بووگە نە کوڕە بووگە نە کەنیشکە بووگە نە مەردانێکی کردگە نە سفرە بووگە نە خوانە بووگە نە نانێکە داگەوە خەڵکی نە نانێکە لە خەڵکی گرتگە نە ماڵە کەسێ چوویی نە ماڵ کەسی هات کەسە ماڵە بێناموس یعنی ئەمە چی بێژم پێ بخوا کاڵفام خاسە کاڵفام ئەمە بۆ واسە لەبەرەوەی کەیفیاتە حاڵات مەوجودە ئێمە قیاسەکەین وەڵاو کاورا ئەڵێ دەرە گاراژیەوە منیانوت ئەو کاورا ئەژی دەرە گاراژی قسە ئەکاو بۆ تۆ فرە عاقڵی بەڕاستی ئێمە زۆر بەڕێزین و بەسپاسەوە و زۆر سپاسدانەکەم و هەزرێ ئەکەین و ئەهی هەزرێنین و هەزرێ تێتە دەرەوە ئەمە گەرەکیان بوو بە زمانێکی مێتۆدیک قسە بکەن یانم های ئێمە فەهمی دەین یانم های ئێمە عاقڵین یانم های ئێمە داناین دانایەکە چۆنە بە یەکسری حرەکاتە بە کاکڵە کەلام نییە بە شێوەی دەستبردنە ناخە ئینسان نییە بە چۆنیەتی داڕشتنە خەتابەیەک نییە چۆنیەتی ئەستدلالکردن تەماسیل هاوردن شاهد مثال گرتن نییە چۆنیەتی تەئسیردانان لەسەر ئینسانەکان نییە بە چییە؟ بەڕاستی و هەموو شتێک و لە بوارە ئەکەدمیکا و ناکرێت و مستەمسەکی دەروی و مستەمسەکان بێرە و مستەمسەک دەبینێ چاڵی چاوە دێخۆ من دەلیلم بۆ تۆ هاورد و تەحلیلم کرد مقدمەم دانیاوتم و هاکارەکە دەلیلمدا پشتە دەلیل مستەمسەک خۆ من MI6 نییەم خۆ من کاکە بێ ڕووسیە نییەم خۆ من دەستگا CIA-نم نییەوە دەست و پدەر سوختە بڕم دەری بێرم لە کولۆس و جەماڵەکە تۆ لە کامە ماڵە لە کوێ دانیشتگی من دەری تێرە موجودە تۆ چی دروستی کردگە کوێ دروستی کردگەوە خەریکی چی ئەەکەی مستەمسەک لەمە بانتر من خەریکم بە ئەدل لە قسە ئەەکەم بە شاهد مثال قسە ئەەکەم تا بتخونجنم دەرەخەم تۆکێهی خەڵ ئەمانەی کە تۆ تماشای ئەەکەی بەرە ناگەهان لە قیاسی گەورەترا کاولستانی دروزەکە نابود پس ئینسانی کە سنگومەنی نییە نافەهمێ مەسەلەن ئێژێ فەلسەفە وتێ ناگات لەمەی کە تەلاشە فیلسوفەکان بۆ دروستکردن پرسیار و محاولەکردن لە جوابدانەوەی و هیچ کام لە پرسیارەکانە فەلسەفی تا ئیستە جواب نەدەریاگەسەوە و محاولە کریاگە جواباتەوە وەختی تۆ ئەمە تێنەگەیت تەمام دانشە تۆ ئەوێ بەمەی کە بێبێژی سوقرات وایژێت و بڕاستی و کانت وایژێت و بەڕاستی و هگل وایژێت و بەڕاستی و بۆ تۆ هەنووز نەتفەهمیگە کە ئەمانە سوعالیان دروست کردگە محاولەیان کردگە جواب سوعالەکە بێنەوە محاولەیان کردگە دەر بهترین حاڵەت لە گەنترین حاڵەتیشە ئەمانە سفارشاتیان گرتگە دەی سوعالە بەسەر خودە ئەوەی کە تۆ پرسیار دروستەکەی مە فەلسەفی دەنە خودە ئەوەی کە تۆ محاولە ئەەکەی جوابم پرسیارە بیت و بە دەلیل و بە ئیستدلال و بە منتەق ئەمە فەلسەفەکردنە ئەمە فەلسەفەکردنە خۆشاخ و باڵی نییە گەرەکتەشی پێ بکەی گەرەکتە بێهێنێت ئاوا ئاپلۆنە چییە سەختیە کاتۆ بۆ تۆ بڕاستی و نیمانە و هەسمان و نیمانە و تماشاکەن کۆنە کەلام کارل مارکس ساختە بووگە ساختەنەوەگە تۆ ئەتوانی ئاوا بەرخوردکەی کارل مارکس ناگەهان فرسەتێکی مهەیادی لەبەرەوەی لە گۆڕانە ژیان و شیفتە پارادایما یەکسری مەسائل و فرسەت دروست بوو کە کەسێکی وەکو کارل مارکس یا کەسانێکی وەکو کارل مارکس ئەیان توانی سوارە مەوجەکە بن و بیگرن خب تەمامە تەلاشە مارکس لە دەستنووسە فەلسەفیەکانیوە گرتگە تا ئەسەرە عەزیمە کاپیتالی بۆ خاتری ئەوەسە لە بەربەرەکانی قودرەتە ئیجاد قودرەت بکاوە خۆی
و لەبەر بۆ ئەمە خەریکە توودەیەکی جەمعیەتی شەکڵ ئەدا بۆ شەکڵدانە ئەمە مەتنی گەرەکە و لەزا دائەنیشەی تەبەقەی بەناوە پرۆلتاریا کە لە بەستەرێک و ڕووداوێکی تاریخی خەریکە تێتە دەرەوە ئەم دائەنیشەی تێئۆریزەی ئەەکە بەر لە ئەو فرەکەسیە محاولەی کردگە بەر لە ئەو هەندێک جریان و جنبش موجودن لەسەر یەکسری ئەترازات ناوەی کە ئاغای کارل مارکس عاشقە بۆی بەدەنە کارگەروێ حەز بکا بە شێوەی زندگی ئەمانە فرسەتێ بۆ مارکس ئیجادەوێ کە بتوانێت سەوارە بەر ئەم مەوجە بوێ و بتوانێت لەمە تەولیدی هێزێ بکات کە بە ئەم هێزە بتوانێت بەربەرەکانی دەسەڵات بکات تەمامە داستان ئەمەسە هەر کەسێک کە بتوانێت مجموعەیەکی ئینسانی لە ژێری مەتنێکا کۆ بکاتۆ بەسیجیان بکە و لە ڕاستای بتەوکردنە دەسەڵاتێ بەکاریان بێنێت لە مارکس مهمترە و لە مارکس کارە گەورەترێکی کردگە تەوەجۆکەن ئەمە ئیتر خەیچە و خنجەکردن و ئارایشکردنە تۆ فکر بکەی ئەگەر محەممەدی مەوجودە خەیلی خەیلی عەزیمتر و گەورەتر لە مارکس نەوگە محەممەد خەیری گەورەتر وگە لە مارکس چون ئەو کارەی کردگە توانیگە ئەو کارە بکە تەوەجۆکەن خەڵ وەختی کەسێ ئەم قیاسانە نێ لە ناوی دەسیا لە تعریف کار کارل مارکس و گیرەکە لە ئەنتیدۆرینگ ئاغای ئینگلس و گیرەکە ئیتە وەڵ ناکە خۆ سوزەنەکەی وەسەری و ئەشکێتە وەڵ ناکە بەرنادا خۆ بۆ چون ئەو ئەسڵەن سات و سەودا و خولیاوێکی وەکو مارکس نییە وەکو ئەنگلسی نیە تا ئێستا لە خۆی سوعالی نەکرد ئاغای ئەنگلسە کارخانەدار ئاغای بەچە پوڵدار ئێشی بوچی حەز بکا بەوەی کە تۆلیدە قودرەتکە بۆچی ئەی ئەم ئاغا بۆچی تەواو سروەتە باوکو خۆی نەدا ئەی بۆ کارخانەکەی باوکو خۆی نەکرد و تەعاون یەگشتی بۆ ئەم کارانەیە کرد من ئەمانە کە ئێژم گرەکمە بگەم بە داستانێ پس ئێمە لەگرا وتمان ئێمە لە هەڵسەنگاندنە لە قیاسە دۆڕیاگین قیاسە هندسی ڕیاضی قیاسە کەیفیەتی حاڵاتی چۆنە؟ پس تۆ ئەوێنیت کارە ڕووەکاتە منێژی ئاغای حەیدەری تۆ بۆچی بە لەباسە ناو ماڵت دانیشی دیبەی دەکەی بۆ قژە ساف و لووس ناکەی بۆ ڕۆن نادەی لە سوێڵت بۆ عینەکەکانە شیرین ناکەی بیخێتە چاوت بۆ لە پشتە سەر تۆ ئستدیۆیە دانانی بەڕاستی کارێکی نیە و دیکتان ناوسا دەبیتانە ڕوێنە ناوی ماڵەکانە لادێ گشتیان تلویزیۆنێکیان بوو شتێکی دەست بافیان دروست کرد و ژنەکان فڕایەنەدا سەر تلویزیۆنەکە کاموایەکی سوور و چەرمک بوو هاتووە خوار تا خوار و یەکێکدانە گوڵدانیان خستووە ئەم لاوە لای و دەبیتان دێم دێکۆراسیۆنە ئەم ئەمیشە بوو گەسوە ئەوە یەکێکدانە سافتوەریان گیرە هاوردەگە لە پشتە دیوارێکی سەوزۆ دانیشن کلیکی لێکەن و دیوار و مەجموعە و خواهی ناگری و فرە پرۆفێشناڵن ئەمانەیتە ئەوەنە پرۆفێشناڵ مردمیان تەقان دەگە ئەمە بۆچیە ئەمە بۆ ئاحمەقکردن مردمە وەختی تۆ محتەوات نەوێ بە زاهر و ئەچەسبیت گەرەکتر بە چاو کاودا بخەڵەتێنی هیچ محتەوایەکە نییە هیچ قدرەتێکە نییە لەزا تۆ پێویست ناکە سوخەنڕانوی ڕێتۆریک بزانی تۆ پێویست ناکە زەهنێکی فەلسەفی و پرسیارگەرت بێت تۆ پێویست ناکە ئینسانێکی سەریعوی لە پرۆسەسکردنە قەزایا و مەسائلە بەڵکو تۆ پێویستەکە کە دارای مەدرەکێکی تەحسیلی بیت ئەم مەدرەکە تەحسیلێت تەیید دەکا کە تۆ ئینسانە فەهمیدەیەکی و تۆ زەواهر ئینسانە فەهمیدەیە کوت شۆواڵ و کراوات و بۆین باخ و کتی و ئەوانە لە پشت سەر تاوێت تەواوی تر خونجیاگە قەشەنگ هەر تۆ ڕەهاتە بێژی هەر خۆیەسی تەواو خۆیەسی ئەمانەم کارە بۆکەن بۆی تۆ ئەوێنی هیچ کامیان ناتوانێت 10 دقیقە قسە بکە هیچ کامیان ناتوانێت 10 دقیقە خەتابێ بە تەنها بدا کەسێ نەوێ پرسیاریان لێ بکە لە خۆیان و ناتوانن قسە بکەن بۆ چونە لە دەرونیان چونە ئەلیمیان وا پێ نەسەوادیان هەست نە قودرەتە خەتابەیان هەست نە ڕیتۆریک ئەناسن نە تەئاتر ئەناسن ئەسەن نازانێت لەکوێ تۆنە دەنگی بواتە سەرەوە تۆنە دەنگی بێرێتە خوارەوە ئەسەن نازانێت چۆن بە دەنگی کار بکە و نازانێت ئەمە هۆنەرە ئەمە ئەوجە ئستعدادە کە تۆ بتوانی لە پای منبەرێکە ئەدەیەک ئینسان بگری و بەریان نەدەی و بگری و بەریان دەی و بگری و بەریان دەی
ئەو ناو بەڕاستی دەبێت کەی بسوچوار لە شلوخترین کاتە شەوا بەڵاوی کات و ئەم دێت تۆڕەهات بێژێت. خۆ ئەمە بەشێکی بوو هەر بەم دەسە بێنە ناو مەردەمە معمولی. چۆن تۆ ئینسانێکی مۆدێڕنی هەرچیەک کە لە ناوە خانەوادە تا دیکتە بە پێچەوانەی بکە تۆ مۆدێڕنی. لە ئەسڵا چه اتفاقی بۆ تۆکەوێت تۆ مۆدێڕنی نافهمی تۆ بۆ کەیفیاتە حاڵاتم مردم تەسلیمە ئەکا تماشاکە حرەکات بە شدت مەحدودە. تۆجۆکەی مەسەڵەن مثال تۆ لەم بریتانیا و ئەم ئوروپاکەتی وەکو ئێرانیەکان تماشا سیاسەتمەداری ئێرانی ئەخناکە تووڕەنایە پێکەنی مثلا خەڵکە دیگە وێمەژوو کەی سیاسی واسە سیاسی کەیژمێندا و سیاسیژی بەڕاستی و بەڕێزەکان و فرەحاڵتان خاص و بمەقروانتان و بەڵام گشتیان شێت بوون وەختێ دۆناڵد ترامپ هات. دۆناڵد ترامپی کۆی کارۆکەرە کاورای ناشیری بە عەجیب بوو بۆیان بوو لەبەرەوەی یە سەری حرەکات جێکەوتەگە ئیتر هیچ کەسێ ناتوانێت قسەی وا بکە گشتیشی ملاحەزەی بوێت و لەبەرەوەی مەدرەکە دکتۆراکەی چێتە ژێر سوحال پێشن تۆ دکتۆر نییە دکتۆر کەی وا قسەکە بەڕاستی دکتۆر ئاکادمیک قسەکەوە ژێ ئێوارەتان باش و عەزیزە شیرین قەشەنگەکانم و میلەتە عەزیزە قەشەنگە ئێمە و بەڕاستی ئێوە ئینسان هایەکی فرەفرە مکەڕەمن و واقعەن و ئێوە سابتان کردگە لە توولە تاریخ هاڕیاگ هایەکی خاسێک بگون و ئێمە هەزاران ساڵە تەسلیم بووین و دلیلی ئەوەسە ئێمە کولتورە شوان کارەیمان هەسوو لە ناوە خۆمانە فەرهەنگێکی سەقەتمان هەسوو کاکە ئێمە دوا کەوتوین و ژن کوژی وا لە ناومانە و کاکە ژن بەژنە ئەەکەین و کاکە بەڕاستی و ئەوە ئێمە هەنووز عەشایری و بەڕاستی و ئێمە نەبووین بە تاکە ژیانە شاری و نەبووین بە تاکو و نەبیشتوین بە تاکی و ئەمانە و دموکراسی کوامانای هەیە لە لای ئێمە و ئاین نایەڵێت و ئاینە ئیسلام بەڕاستی و لە سەرەتاوە بە شمشێر هات و ئێمە زەردەشتی بووین و سڵاو لە حەزرەتە زەردەشت. ئەمە ئەم توڕە هاتەسەوە ئەمانە هێشنی ئێشت و وا قسە بکەین بێبێژی بڕاستی و ڕۆژە کاکە دیاکۆ بوو مەقروانی و فرە خاس بوو ئێمە ئاریاین و قەومە ئارین و ئاری فرە قەشەنگە و فرە زیباس و بەڕاستی و ئێمە هەموو شتێک لە ئێمە بوونگە و بەڕاستی و خۆپ هەچ کە سوحال لە خۆی ناکە ئەری پەرچەمە کوردستان بۆ سێ ڕەنگە و ئەم ڕەنگانە دەقیقەن وەسە پەرچەمە ئێران سەوزە و سوورە و چارمەک. بابا پەرچەمە ئێران مسەوەبەی 1325 ئێران سێ پەرچەمی هەست مەجلس شۆرای ملی سێ پەرچەمی هەست پەرچەمە دەوڵەتە پەهلەوی کە سەوزە چەرمەگە وە سوورە وە شیر و خورشیدێکی واتیە شێرێک و خۆرێکی واتیە. پەرچەمە ئەرتەشە ئێران ئەرتەشە پەهلەوی کە گەڵایەکی خورمای شیرواتیە لە ژێرە شیر و خورشیدەکە. ئەمە پەرچەمە ملیە ئێران پەرچەمە ملی بە سێ پەرچەم بوو پەرچەمە دەوڵەتە پەهلەوی پەرچەمە ئەرتەشە پەهلەوی و پەرچەمە ملیە ئێران مسەوەبەی 1325 مەجلس شۆرای ملی. پەرچەمە ملیە ئێران سە ڕەنگە سەوز سوور وە چارمەگە بێ هیچ نەمادێ هیچ نەمادێکی تیانە نە شیری واتیە نە خورشیدی واتیە تیانە بۆ پەرچەمە نەمادە ملیە ئێرانە. پس ئێوە دیتان دەوڵەتە پەهلەوی کە کۆرپۆریشن و ڕەوایەتە سیستەمە ئێرانە شیر و خورشیدێکی تێخە ئەرتەشەکەی کە بازووی نظامیەسی گەڵا خورمایەکی تێخە. ئەی پەرچەمە ملیە ئێرانیان چ شەکڵیە هیچ نەمادێکی تیانێ سێ ڕەنگە. ئەی سێ ڕەنگەکە چییە؟ ڕەنگە ئەوەڵ ڕەنگە چەرمەگ نەمادە نظام سەڵتەنەتی ئێرانە. ڕەنگە سەوز نەمادە تەشەیع و ئیسلامە. ڕەنگە سوور یعنی بە قەوڵ خۆیان نەمادە سەفەوی است. ڕەنگە سوور نەمادە ئینقلابە مەشروتیەتە. ئەمە تەوزیحێکە کە لەفای ئەم ڕەنگانە دەریا. ئەرێ قازی محەمەدیان دەریاک مەلا مچەی پۆفیوز تۆ ئەم سێ ڕەنگتە بۆ انتخاب کردگە بۆ ئەمە
دقيقا بۆ خاتری ئەوەی کە حیزبی دموکراتی کوردستانی ئێران شاخەیە حەزبە تودەس. پس تۆ سێ ڕەنگە هەست: سەوز و چەرمەگ و سوور. پەرچەمە ملیە ئێران حەزی ئەکا لێوان بخەرە ناوی، هەڵی هەی ناوی بنێ ئەنجومەنە لێواندارانە کەرماشان، پەرچەمەکە یەکدانە لێوانی تێخە. پس نەمادە ملیە ئێران چ بوو؟ سەوز و چەرمەگ و سوور بوو. پەڕۆ کۆنەکەی بنەماڵەی نادروسە بارزانی پەرچەمە ملیە ئێرانە، وەلی ئەمان هاتکن خۆرە حیزێکیان تێخستگە، بەشەکەی خۆیانە، ئەم کۆرپۆرێشنەکەی ئەوانە خۆیان تێخا و قازی محەممەدیش دانێ مۆمی تێخستووە. ئێوەش حەزەکەن بڕون پەپولەیەکی تێبخەن، وەکو دەفەکان هەست تێرینیان لە حەلیما لێ ئەدەن، یەکێ دانێ ژنە مینیاتۆریە چاو درێژی واتیا، ئێوە بڕۆن ژنە زەریفێکی تێبخەن، دەڤژەنانە کوردستان. خۆ پس ئێوە لەگرا دیتان تو وەختی معرفەت دەرکن نییە بارزانی ئەم پەرچەمە ئەگریت، وەکو کرواسەکەی عوسمان هەڵیە تەکێنێ بەرا ڕۆم پەرچەمە نەقارەمانی وانە پشتیە، نە تعریفێ لە سەرزەمین کریاگەسۆ، نە تعریفێ لە دژمنە کورد کریاگەسۆ، نە هێزێکی بلقوەی قدرەتمەندی دروست کردگە و ئەم پەرچەمە لە ژێرە مشت و مەڕێکی کۆمەڵایەتیە هاتبێتە دەرەوە، ئەم کاورا گەرەکیسی بە حەیتەران و دەرگیرە عاتفە و چرت و پرت و پەڕۆیەکی بۆگەنی مەلامەچە جوولەکەی بنە جوولەکە بکا بە چاڵە چاوە ئێوە لە کێ لە قازی محەممەدی جوولەکە. خۆ کەس نافەهمێ بۆچی ئەم سێ ڕەنگە پەرچەمە ملیە ئێرانێکە کە 1325 ئێژێ پەرچەمە ملیە ئێران هیچ نەمادێکی تیانە، وەلێ مؤسسات و جۆرا و جۆرە دەوڵەتە ئێران هەر کە ئەتوانێ نەمادە خۆی بخاتە ناوی خۆجوانیکە و زەریفیکە و حەزی پێکە. خۆ تۆ وەختی ئەمە نازانی لێو دوادانێ بارزانی و پارتی و دموکرات و یەکێتی حەملە بۆ ئەکا تەسلیمەوی لاو ئەم پەڕۆحیزە و فرشتە قەشنگێکە و هەنە گشتمانە و ئاڵاس و تەوهین بە کورد مەکە. ئەمە لە حماقەت و تێ، ئەمە لە نادانی و تێ، ئەمە لە جهالەت و تێ کە تۆ معنایەک ناکەی لەم پەرچەمە، تۆ ئەمتە لەکوێ هاوردە بۆ ئەمە شکڵە پەرچەمە ملی ئێرانیانە لە دڵە کامە تاریخە عەزیمە کوردی و مشتومە ڕادگەزە دەرەوە بەم دەسە تۆ بچۆ اتفاقاتێکی عەزیم لەم کوردەوارەوێنی. پس تۆ ئەگەر نەتزانایە کە پەرچەم ڕەنگەکانی معنای هەست، نەمادەکانی معنای هەست، ئەو جارە نەدەزانیان ئەم پەڕۆ بارزانیە هەدەف وە لە پشتیەوە کەسی داینیاگە ئەزانی چی دانیاگە. ئەمەیەک. پس من وتم تو چون فەلسەفە نازانی مارکس بەلاتۆ فرەنسانە مهمێکە، مارکس ئینسانە مهمێکە چون تەلاشە خۆی کردبە و توش ئەتوانی تەلاشە خۆت بکەیت، ئەما تۆ هیچ وەخت ناتوانی بیت و مارکس، هیچ وەخت ناتوانی ڕۆتی جەریانی بخەیتە ڕێکە ئەو قدرەتەی بوێ، بۆ چون تۆ باوەڕە بخۆنیە، چون تۆ گیرە کردگە، تۆ قیاسێکە نییە، تۆ حاڵە خراو بووگە. مهم سەریەوەسە تۆ بتوانی خواردن دروست بکەیت، ئیستەیەکی هەست بە دەسومەچەکێکی خاص خواردنێ دروستەکە دەسو پەنجەی پێوە خۆی یەکێ کەس وەسفە خواردنەکە بەڕاستی و بەهارات دووگرەمی تێەکەیت و پیازەکە ورد ئەجنیت و ئەیخەیتە ناوە تۆزێ کەریە و کەرێکەی بە میڵک باتەروێت و خاص تەفتی ئەدەیت و سەر و خواریەکەیت و شەراوە خۆراکی یەک پەیمانەی تێەکەیت و دوودانە دەبڵ کریم خامە و چوزانم فرۆی تێەکەیت و شێویت و دەهێڵی تا دەقیقێ باوەجانەمە گشتی ئەدا و ئەتوار بوو. توی خواردن خۆشی دروست کە سکرتێرکا و سفرەی جوان بڕازێنەوە تۆ خواردن ئەزارێتە بێدی و تۆزێک و هەزوێی تێکە و لە دۆدیا و تۆزی فرۆ بکە و ملیا و قاشقی شەراو بکەوە سەریا و گڕێ بنێەوە قەیفەندەکەکەتاوە چرخەکەتا قاشق شەراوەکە و با کەوەکە و شینشینێ بسووتێت و بیکەرە ناوی و تا فانتاستیک و کلکتی پێوە خوای. تۆجۆکەی مارکس باەکردنە. مارکس هاتەگە و تۆزی هەیداگە و ڕەوەندە تاریخی و جریانەکە و هاچووگە و کار ئەمەسە و کارگەر ئەمەسە و ڕابطە اقتصادی ئەمەسە و بۆ خاتریی خروجەکەی مەسە مارکس بتوانێت لە دڵە ئەمە چی دەربێرێ وا لە پەیامەکەی وا لەوە تا ئێستا فەلاسفەکان جیهانیان تەفسیر کردگە مهم ئەوەسە جیهان تەغییر بێ و مارکس گەرەکێکی بەم فەلسەفە جیهان تەغییر بە یعنی قدرەتە سیاسی.
وەختی کەسێ ئەمە نافەهمێ گیر ئەخوال ئەو بەڕاستی و ئەباجی ئامینگیان تۆ وتە ئەو هەزوێ وشکەکە کەی بیکەمە سەری پاش پیازداخەکە یا دوای پیازداخەکە ئیتر نەوەڵا دادە ئامینگیان و بەڕاستی تۆ ڕۆژە و تۆ چۆنشی و ئەوەی باجی ئامینژن نەوەڵا و هێشتا خاص سوور بێت و دەیستە خاتنانە تامی خراوە ئەوێت و تاڵەوێت و خراوەوێت و ناخورێت و تێگەی ئەمە ئیتر کاری ئەمانە گشتی بگەسەوە و بەڕاستی ئەدرنەوە ئەو ڕۆژە و بەڕبایەوە ئادرنۆ چیژیت و بەڕاستی و ئەو ڕۆژە ئەم چرت و پرتە ئیدامە پێیاکە دلیلی چییە؟ دلیلی ئەوەسە ئینسانە فەلسەفە حاڵی بوو بە دلیلی ئەوەسە ئینسانە نەخواردن ئەزانێ دلیلی ئەوەسە ئەمە وجود ئینسانی وەلە ئەگزیستە خۆی تێگەی گەم ئینسانە یهودا کەفتگە لە ناو جامعەیەکە لە ناو مردمێکە یەکسری چتی چاو پێکەوتکە بەعنوانە چتە قێزەون و کۆن و بووگەن و یەسری چتیش لە شاشەی تەلەڤیزیۆنە ئەوێنێ و دوودانە ئەنتەرە کراواتی تێن بۆی باسەکەن خب ئەمە نەک مۆدێرنە بەڵکو بۆ دەرنێسە تێمە سەرە ئەمە ئەکەمەوە بۆ ئێوە پس من وتم پەتۆ بە هەڵسەنگاندنە بە قیاسکردنە یا بە کەیفیات و حاڵاتە پس هیچ کەسێ ناتوانێ قبول کا پەیمانە حەیدەری فیلسوفە بۆ چون قاتۆڕێباتی نێ لەبەرە چون جمێنی شەدات و کاورە ئەمانە عادەتیان کردگە و پێغەمبەر زوانی لووسە و ئیسا مەسیحێژێ دانێتر بەوە ئەگرامەوە خوا هەڵی ناگرێت و ناوی جمێ پێیتەوە خەڵکی و هەڵێ تۆ باسی چیەکەی؟ ناو ناخوات و بەڕاستی و عیب و نێ لە حەدتوە و خوا هەڵی ناگرێت و ئەم قسانە مەکە و بەنێ لە حەدە منە چۆن نێ لە حەدە منە قسێکی بۆ کردن نیە جوان نیە و حەزی پێ ناکەن و ژن مناڵ بەیەک و دانیشن یانێ ژنە تۆ دانانیشێ فیلمە پۆڕن بوێنێ یانێ ژنە تۆ سریاڵە تورکی ناوێنێ ڕەوابەتە نامەشروعە جنسی مەوجودە یانێ ژنە تۆ دانانیشێ چتە بیکینی دابنێ یان مناڵەکانە تۆ ئەم شتانە ناوێنێ کۆڕەخاس ئێستا هاتکی لای من ئیرادەگری و بەڕاستی و بەڵام ئەڕۆیتە لای مەلا شەرع شەرمێنیە و ئەڕاتە لای پزیشکە ژنان و لە بەرچاوە خۆتا مەعاینەی ئەم دی و دیوە ژنەکە دەکە حەجێ نایژیت و ئێستا من دانیشم لەسەر مەسائلە کۆمەڵایەتی و مبارزاتی و لەسەر ئەم جەهانەی کە لە ئێمە تەخریبیەکە قسە ئەەکەم تۆ عیب بگریتێ نه بۆ خاتری چییە؟ بۆ خاتری مەسەلەن ئینسانە یەکسری حاڵات ئەناسێ پێیژن مسەقەفە کاورە جا هەنە چت تکرار بکەرە و یەکسەرە لە سلێمانی پێدێژن مامۆسا خەڵکەکە تێگەی یا تۆ هەنێ قسە بکە لە جوانڕۆ لە سەقز لە سنە لە تاران فۆرەنێ دەپرسن کاک پەیمانەوە چیت خوێندووە؟ یانی چیم خوێندووە؟ یعنی مەدرەکەکەم چییە؟ پەسەپۆڕە بوارە چی؟ ئیستا من بێژم پەسپۆڕە بوارە فڵانەوێت تەواو نیشتەگە تەوەجۆکەی بۆ یەکسری حاڵات مەوجودەکە ئێمە بە یەکسری حاڵات چت ئەناسین ئایا ئێمە ئەزانین زندگی کردن چه شەکڵیە؟ بۆ ئێوە بێژم زندگی کردن بە بڕوای مردم لە وەهمە مردما یعنی لذت بردن لذت بردن یعنی چی؟ یعنی چەقانە لێدان دائما هەڵخەیتەوە ئەمە پێژن لذت لای خۆمان جام چەقانە لێدانە چییە و گۆرانی سەریع لێبەی و عەزیز و وەیسی و چوزانەویسە کڵاسە بڕواتە سەر بچۆنە ناوە مەسەڵەن تۆ تەماشاکە ئەوانەی کە حەز بخۆیان فرە بە موسەقەفە زانن مەسەڵەن ئوم کولسوم گوێدا مەسەڵەن فەیرۆز گوێدا مەسەڵەن ئەم نەسڵە جەدیدە 30-40 ساڵیانە مەسەڵەن کازم ساهێر گوێدا بێرە ئەم لاوە کابرا شەجەیان گوێدە مەرزیە گوێدە دڵکەش گوێدە بعد گشتیشیان وەختی گەرێکیانە شادوون جەوادیە ساری گوێدەن ئەزەی وەیسی گوێدەن هەڵەخەنەوە پس زندگی یعنی چی؟ یعنی چەقانە لێدان ئێمە کە قەرارە خۆش بگوزەرێنین گشتمان قاپێ مەشروب وا لە لامانە منغەڵێ وا لە پاڵی دەستمانە کە بابێ بکەین و مەشروبێ بخۆین و ئەنتەری بێرین بخوێنێت و هەنێ ئۆزۆ دابنین و ئەوێتە تەمامە دەریافتە ئێمە لە زندگیە بزانە ئێمە ساعاتێکە کارەکەین ساعاتێکە مبارزە ئەەکەین ساعاتێکە ڕووین دایک و باوکمان ئەوێنین ساعاتێکە ڕووینە پرسەیەک ساعاتێکە ڕووینە دیدارە کەسێکە نەخۆشە تۆ بێژە ڕۆژێ دەپرسە ئەمە بە ژیان نازانین
پێمان وایە ئەمە عەزابە کە ئێمە ژیانمان کردگە ئەو وەختەوە خۆمانمان ڕوت کردگە سۆویەکی شورتێکمان کردگەسە پاوەکو مەچەی هجری و لە کنارە سەواحلە دریشتی شیاگین بۆ خۆمان و ڕوت و بووگین و تماشای ژنە مایۆی دوتیکەکەی یعنی ستێنەکە و شۆرتەکەی لە یەکجیێس ئەمە زندگیە خۆ بعد ناتوانین بڕۆین شەو چەرە لای ڕفیقێکمانەوە چراموشیە دانیشین و دوو قسەی خۆش بکەین و داستانە گوێبێنیشی بڕۆینە مالەزی و عکس لە خۆمان بخوێنی و شەوپور و وینە کوالە لەمپور و هەر لە خۆی وێژی کوالە لە لەمپور هەر لە خۆی زەریفەبی خۆشە ئێمە ئەسن نازانین زندگی چییە کاولین پارەمان بۆچی گەرەکە و موچەمان بۆچی گەرەکە بۆ نازانین بۆ چیمانە فقط فێر بووگین ئیژین ئەمە خۆشە چی خۆشە کۆلە لەمپور خۆشە کۆلە لە لەمپور کوالە لەمپور خۆشە حەزی پێەکەن ئەخ من بەعزێ مەوەقە بڕێ کەلەمات بە مەسخەرە بەکارەوەم کابرا ناوی دیبەیتەکان ناوێنم لە ژێر و ڕاستەکەیم بۆ نووسی مەسەڵ من نێژەم حەلیمە کوردستان کابرا نووسی هەریەمە کاکە هەریەمە کورە بابی جان دیت ومە خەریکم میزانە بەلاحەتە ئەمانە نیشانە دەم ها مەسەڵەن ئەوەی ژێ من مۆدەرنم من پێشم تۆ بۆ دەڕنی تۆ مۆدەرنیەی تۆ بۆ دەڕنی بۆژەی بۆ چون تۆ نافەهمی سوال لە خۆت ناکەی تۆ فکرەکەی دانەی کەنیشکە زەریفە ئارایش کریاکچیت و سەلام و خۆی دەستکۆ ئەکات و بەڕاستی و هەمومانە بێ موسەقف بەڕاستی و دنیام ڕۆ من حەزەکەم بخۆم و حەزەکەم بوون تۆ وەختی ئەمە ئەوێنی فکرەکەی تۆ فرەدا ڕەمیاکی باوکە گیان من چ داڕەمیاکەم قیاسە تۆ چییە ئەم کەنیشکە زەریفە لە چی سوور و کرگەس و خۆی دەرخستگە و ڕقڕقی وێسیاگە و تو ڕۆخیایی ئەکاکە بۆ ڕۆخی ئەو چۆن لە تۆ پێشکەوتوترە ئینسانترە داناترە ژیرترە بە عاتفەترە بە ئیرادەترە قوڵترە نە قنیزلترە خۆی ڕەنگەوە کرگەس و ناسکی قسەکە ها مەسەڵەن تۆ تماشا بکە دانەیە ئەسەمۆری تەکە دانەیە تورکەمەنە هەولێری قەرق بش و قەرق کاورای ئەسەمۆری ناژە قەرق بش ژە کرک بش ناسکی وەکاتەوە ئەدای زوانەکەی بووی مهمە کاورای تورکەمەن کە حاڕیاگێکی دەهاتی معلوم نی لە کوات کەم تۆخمە جوولەکە هەر وەکو کاوەڕ ئەباڕێنی قەرق بش وەلێ ئەوەی کە وا لە ئەسەموڵات بیری لێ کردگەسوویە ئەزەمەتێ لە خۆی نیشان بە ناوی دەنگی هارمۆنی نەوێ ئێشێ تۆنە قسەکردنی هارمۆنی بوێت تا نیشان بدات ئەم فەزیلەتە ئەسەمووە فەرقی بێ بەسەر هەولێرە فەرقی بێ کاورا دەمەکاتەوەتی قەرق بش کاورای سامبوڵی ئەفەهمێژی من دەهاتیە تۆ چۆن ئەفەهمی ئەمە سامبوڵیە با عەزەمەتە و ژیرە و تیگشت و ئینسانە بۆ دڕنە و فرەموهیمە ئەو ئێژێ کرک بش ئەو ناژێ خەبەر ئەوژی هەبەر ئەو ناژێ خەیر ئەوژی هایر بەنیم بەباییم هایر تەسکی وەکاتەوە وەکو تارانی ئەی کێشی قسەکەی سالام جوونم قوربونتون بەرم ئەی کێشی ساوندی پێدا هارمۆنی پێدا وەلێ کاورایش باوکەکەی ساحیبی دایکەکەی بێت ئەمە کاورا ئەسڵ فکری نەکردگەسو لە قسەکردنە خۆی هەر ئاوا کە قسە ئەکا و تارانی ئەی کێشی ئەمە ئەڕۆخی ئەم کاورا ئەڕۆخی زەحمەتی ئەمەوە بتوانێت زوانەکەی دایکی بە سەبر قسە بکە وە دایکەکەی ئاوا قسە نەکە تۆزێ سەبرکە هەناسێ بکێشێ تیکە بیوەڕێت تا هەم تەرەفە مقاوڵی تێبگات هەم خۆی لە خۆی تێبکە بەڕاستی زمانی فارسی زۆر زمانێکی شیرینە بۆ زۆر شیرینە تۆ خۆ وەختی قسەکە یێژی گونی گوێز خاڵیەکەی قرتەی دێ دەمەپانەکەی تۆی خێتە ناوە لوتت و خراویەکەی
طاو براسني ومستحيل من حزني نوا توانيا وبو قساقي وبو يكي ناجبون ناشيرين قساقي تو اما اويني اما كاورا كردي يسيا مودا بو خوي ام حركات تو اهاريت مثلا لكردواري داير كراو للايان عراق كوربريشن عراقي ولا سليماني بيجم قصبكي مسخراكن ولا دي خلقي زرعين ولك شو هاتي لا شارع زولاتي ولا دي انا مدشتكي انا اهم شارع اهم خلقي شارعين ميرانكن دي خلقي شارع سليماني شو قصكات توا واني ومستحيلو هني كلمات عربيتي خنو كل لبنانية كانوا يكسيون قيتاني تاغرا دانين وسربو يكرياغو توجو اكي اميت الدري خاو خلق الشارع كسو من على الشارع زريفة كسو فرق الشنغو بعصل خلق صابون كرانو توجهك دقيقا خب لقرا يك نفر كلاري مندلي خلق شعر زور بياناويت ببيجم دي بيتي بكا خطابيك بكا جهاني تصوركا قشتي حزبكا بيجمة او محاولاتك بيت وكو امان اليم قصدكا خراويكا دي استبرو جو بقرا لدانيك لم دافاني واقري كيسي فرب بنويني سليمانية جاء لكرماشانا فارسي كي سقط قصة كان اواني لادي بون هاتبون الشهر قريكيان بو فرنشاني بان كرماشانين يتر هالفارسي قصانا كر ددانا نانان يعني خست ناوي بري ما نانان بخري ما نانان لبرخاتري وي بيجن يتر عما فلا كرماشانية جاء اواني هاد لم سوشيال ميديا انوسن مثلا هيوا كرماشان اما لادية خوا ازاني هنا لادي كان كوزرانة لادي كان لاي روان سرة لادي كان لاي كاميرانة لادي كان لاي سربيلا كويس وخوي اجي كرماشان هيوا كرماشان اسقرنا زانم كرماشان براكم كاورا كرماشاني ببحران هوفيتي نيه بخوي بيجي كرماشاني دم اكاتو حركاتي ديار كرماشاني دم دا ناخد بكويت انجو فنجو كردن وخبايان وماستاو كردن نايكا كرماشاني رقصك بو بيسا كني وداتي ديارتو كرماشاني دياني ديار معلومة تبيويز ناكاتو خوات بيديتا قي خوات كرماشاني بو امانه حالات وحركات ام حالات وحركات خلقي اخلطيني بس تو امني لقرا كسيك لفحواي كلام لبن كلام ولا شيدكي كلام نانواري بزاني كسيك بم كلامك تسويرك اتواني بخلقيني بوتو وقت الدم اكاتو تو شكام خيال وصوداك بزن زوربي ايوه قرانيكي رومانسي جو ادن لواني هرشي على كيشي نزانن بلام كدنق قراني كتيك جيتارك شروع اكابليدان ناقعن خيالتو افري بشوين ايقاع ام قراني وتونيتي دارشتن ام قراني مثلا شهيار قمري قراني كيهاز تراني كيهاز ترانة ايروتيكا من خوم حزيفيكم فرح حزيفيكم چون كاركي قشن بودناب وتراني كنابه ويكيشي دارين شبابي ما وخقل ستار ساوز سحنشو رخت غزل كش باركن در شعر من برهنشو تو بهترين السحنشو برهنشو من هر وقت ام ترانه ليدات معشوق رقص بالا اكال بردمه لخيال ما و تواني جيزي موفق بيلدارشن ام ترانا حتى قلبه من ومن واقع اواتنا وخليايك او ايجيتي دنگ جيتارو دنگ تم ترانك ناخون سرخ دست تو باغچه تف کرده من صدای سینه صدای معدن تلاشتی که آوا بوسه دوباره تو کشف دوباره شراب بوسه لبهای تو کشف دوباره شراب شتی که آوا جا من هر ترانه که امدادنا و خلیا حفظم نوید چون خلیان بود دروزه بلام هرچی چرتو پرده و خلیان بود دروز نکه حفظم نوید یک جار لیبا من حفظم نوید مثلا من جاران سوار دوکابی نبوگم کاورا
گۆرانی فولکلۆرە مەسەڵەن میرزا لوتفوڵای لێداگە سەربێرە دەر لە دوو دەری دووگڵەنگی دابانی سەری 7 ساڵە بیموە ڕەنجۆری وە شەرتێ پێ بڵێ کوێندەری بۆ تۆرە کرد بۆ تۆریایی وە بڵە لەسەرچی تۆریایی بڕنەوی ساختی ئاڵمانە فیشەکی زەردی کارخانە ترەقە قرمز مۆملەبانە بینێم تفەنگ بۆ نیشانە تۆ پێم بڵێ و کێلێدای ئەمە چوون بە نەزەری من مەسخەرە بووگە وەخت خۆی کە گەنج بووگم قاشەم ڕوگەسە ناوە زێنم تیکە بە تیکە نە خیاڵم پێدا نە سەودام پێدا نە ئەم واتە ناوە دنیای خیاڵێک خۆ ئەمە تیکە بە تیکە چووگەسە ناوە زێنم من تەوەجۆکەن کەسێک ئەم قودرەتانەی نییە سعیەکات بە هەندێک حاڵات خۆی تەنزیم کام تاگراتێک تێگەین خۆ ئێستا تۆ چۆنەوی تۆ شەهروەندە دنیای مۆدەرن شەهروەندە دنیای مۆدەرن چێ شەکڵیە بەڕاستی و هەر تاکێک و دەبێ بخۆی ژیانکە ئەوەڵین کارێکەکەی ارتباتە اجتماعیت قەتەکەی لاو ئەم قەوم و خێشانە زۆریان هاوردگە و لاو دەی لە ئەوڵۆ ئێژی ژی ژیان سەختە و بەڕاستی و پارەنیە و نانمان نییە بیخۆین و ئەزیەتە کێشی خەڵکی ڕۆینە ماڵی و پارە نەماگە و خەڵک ناتوانێ میوە بسێنێ و خەڵک ناتوانێ شیرینی بسێنێ و ئیتر ناڕۆین سەربەین لە یەکتری وانیە درۆکەی درۆ ئەەکەی تۆ ماهوارە نایاڵێ بڕێ بۆ ماڵی یەکتری شەو ڕۆژ وایەتە جەم تیڤی و کورتسات و کەناڵ 24 و هەڵقەی سینی و هەڵقەی کورەیی و هەڵقەی تورکی ئەمریکای لاتین تۆیت تااقەت هەنی بڕێ کەس بوێنی ئەمە یەک ئەمە ئەوانەی وا سەوادیان دیە و پیر و پەکەوتە بووگن فێرە هەڵقەبازی بووگن جا کاورایەژی ئاخ چه زوو پیر بووین گوو بێتە خوار گوو بێتە خوار دەورەی ئێمە وانە بوو تماشا ئاکا و ژنە سیلۆکۆنی دروست بووگە و سینێ قەت و گشتی فێروگە و هەڵێ ئەهدانیشە وەلای تەلەڤیزیۆنێکە کە لای ماسیاگە بیانوەکە بەچی بیانوەکە بەوەی کە و لاو و بەڕاستی و خەرج سەنگینە و خەڵپوڕی نییە و میوە نییە و ناڕۆینە ماڵی یەکتری ئەمە درۆوەکە ئەمە درۆوەکە بۆ درۆوەکە بزانە تو ماڵە هەر کەسێک بڕۆی ئەمانە گەرەکیانە خۆیان بنوێنن دێ ئیستا تۆ چۆن بۆ دەڕنی کاورە هاتە ماڵەکە دەبێت چەرەسیاتی بۆ دابنیت و مەکادمیایی بۆ دابنیت و هانی ڕۆستت مەکادمیایی بۆ دابنیت و هانی سینە من ڕۆستت مەکادمیایی بۆ دانیت و ئەزم بە حزورت چیز کە شوێ بۆ دابنیت و چیلی مەکسیکن کە شوێ بۆ دابنیت و ئەمانە بادام هەندین ها ئەمانە ناوەکانندا مەکادمیا چەرەسیاتێکی ئوسترالیایی خرتە وەسە فنەق وەلێ گەورەتر و پڕتر و خۆشتر و چەورترە بعد کاورە هەر هاتە ماڵەوە و حەزل لە ساردیە و حەزل لە ئاوە و حەزل لە قاوەیە و بیرە خۆیت و یا شەراب بخۆیت و ئەمە بووگەسۆ بەرنامەی بفەرمایت شام یا بووگەسۆ بەرنامەی چی ئێستا ئەم چووگە زەرفە بلووری سندگە و گەرەکی بلوورەکەی بنوێنێەوە کاورای میوان و توخوا و بەڕاستی و حەزی پێکە یا حەزی پێ ناکەیت و یەخدانێ بێریت و دانێ یەخۆم قاشێ بگری فەق فڕێباتە ناوە لێوانێک و دەستوا وکسیە خۆی یا وەکسی ناخۆیت و شەراوە خۆی یا شەراوە ناخۆیت و وا ئەکا بە کابرا جارێکی تر نەڕاتە ماڵی دانیشتگە و ژلەی دروست کردگە و قاشقیتەکەی دینگ تێتەوە بەنەم بۆ ناو چاوت و بەڕاستی و ژلەکە واسە و نازانم خواردنێکم فڵان دروست کردگە و خواردنێکی چینیم دروست کردگە و خواردنێکی هندیم دروست کردگە و ئەمە گەرەکێسی تۆ ئیتر نەڕۆیتەوە ماڵ خوای ئەنوێنێ جانم حیفرە من بۆ دەڕنم و بەڕاستی و تامیان بەهاراتە لە هیندستانەوە هاتکە فرەفرش زۆر شتێکی مهمە و یەکەم جار بوو دا وەختە خۆی و کلکی تێخست و وتی ئەم تامەکە لێ ئەدەی و تەمەنە ئەواتە سەرەوە بە کڕستە و فرخاسە و حەزی پێکەین و ئێمە سالادە خام ئەخۆینە ماڵەوە و بەڕاستی و سالادە خام زۆر مهمە و ماسی تێکەین بە گۆشتە فڵان و سوشی لە خوارگە دایسە بەڕاستی سوشی زۆر شتێ خۆشیەکە ئێمە و ماسیکی تێرین و ئێوەڕنی و خێنە ناوی سوشی و ئەیخۆین ئەم کارە بۆ ئەکا بۆ دەستناوە ساوەرێک و پەتڵێک و چوزانم یەکاوەیە دروستکا و دانیشێت بە سالاتێک و بیخوا بۆ نایکام کارە لەبەرەوەی گەرەکی نیشانی بافرە بۆ دەڕنە بۆ دەڕنیەکەی لە چی وەتێتە دەر لەوەی کە ئەم ئەتوانێ سفرە دروستکە
سفرەی زەریف دروستکا و لەوێ قەلێقلی کردگەسە هەوا و لەگرا دڵە مامرێکی پڕکردگە لە ئاشخاڵ و لەوێ ماسیەکی هاوردە قەلکە لە بەرەژور و گڕی ئاگروا لە ناوە دەمیامۆمی هات کەسە دەر لە ناو ماسیەکە و بڕاستی و ئەمانەی گشتی دروست کردگە و سۆسێکی بەکارهێناوە ئیمپراتۆر ژاپۆن لێ ئەدات و زۆر مهمە. ئەمە یعنی کابرایتر نێتۆ ماڵە کاورە نەتەوانی هەست نەهیچ و مۆدرن بوون چه شەکلیە ئەمەسە تۆ بتوانی سۆس ئیمپراتۆر ژاپۆن دروستکەی زۆر مهمە بەڕاستی. مۆدرن ئەمەسە تۆ حتمما بەر لە میوانێکە داوا بکەی شەرابە سوورە خۆی بەڕاستی و شەرابە گوڵ ڕۆز ئەخۆی هەتە حەزی پێکەیت و ئەیسەر گشتی بوو بە سۆمۆت جەدیدەن یەکێکدانە گڵاسە پانە مارتینی خوار دروزەکەن و چێوێ چەقێن نوقمە زەیتونێکا و فڕێدەن ناوی و مارتینی خۆی شڵپ و وەکو فیلمەکەی جیمز باند دێگرنە دۆسیان و گشتیان کازینۆ ڕۆیاڵ حاڵەکەن. ئەمەی کە من وتم بووگن بە حاڵات ئاداب وە تکرارە مەسائلێک ئەمانە لە توورە ڕۆژە ناوە تەلەڤیزیۆنەکانە ئایوێنن و ئەمە ئەم مۆدرنیە دروست کردگە کە ئەمانە لە پشت مۆدرنا خۆیان شار دەگەسەوە. ئێستا بەڕاستی و مردمی ئەو سافرە ئەحمەق بوون دە دانە مناڵیان ئەو ئێمە ئێستا هەر مناڵێکمانەوێ ئەوەڵەن درۆ کرد ئەوسا پرۆتێکشن نەبوو 50 ساڵە پێش کاندۆم و قرس و لولە بەستن نەو کاورا هەر ئەڕوویە باوەشە ژنەکە هەر پیاگە هاتە باوەشی دووگیانەوە نەو ئیستا بۆ گەسۆم دادەگیان و تۆ ئەڕۆی ڕەحەمەکە ئەوە سیت و لولەکانە ئەوە سیت و پرۆتێکشن وە کارەوەی تۆ هەبێ ئەخەیتە خوار و 50 دانە فیشەکە جی کەس نازانی ئەو سەوانە و یەک فیشەکە بتزیە تووشەویت ئەمە تۆ مسەقف نەوی سەقفەکە داوێتی و ئاسمانگا ئەمە یەسری دارو پەیا بووگن بەر بەماگرن دەراوەز چێ اتفاقی کەوتکە دەراوەزیتە تۆ ناتوانانی شووکەی هەرچی نازەکەیت و خەمزە ئەەکەیت و ئەمانە نایکەی بۆ لەبەر خاتری ئەوەی چوون کاورە ئەتوانێ بەر بەخۆی بگرێت و گیانەوێ ژنە شلفرە هەست پیاکەیش فقط سێکسێکی گەرەکە نێگەرەکە بچێتە ژێرە بارە تەعهود و ئستسمار و تۆ هەنە خۆتیویت و بۆ خۆتویت و ئەمانە ئەو چیەکە لێگرا بازار دووکانە شوکردن تێتە خوار و بازار سکس ئەکرێتۆ و تۆ لەم ڕقابەتە دۆڕیاکی وە باختە چون تۆ تەمەنە دووگیان بوونت دیارە تا 45 ساڵەگیە لە 45 ساڵەگی تۆ ئیتر دووگیان ناوی بەڵام پیاکە تا 7 ساڵەگی هەر ئەتوانێت دووگیان بێت ئەمە یەک دوو تۆ ئەم لەشتە دوایی مدەتێ لە ڕاوناق ئەکەوێ کەنیشکە زەریفە 16-17 ساڵە تێتە ناوە بازار لە خۆت و بۆقەکەی تا ئەگرە بۆی تو جوانیەکە نامێنی و زەریف نیت و کەسێ ناکێشی من ئەمانە ئێژم لەبەرەوەی ئێوە ئەمانە هەربانە قەیەکتری و من خەریکم پێتان ئێژم ئەمە حاڵات و کەیفیات و قیاس و ئەندازەس کە ئەمانەی کاول کردگە تەعەمق نییە بیر نییە تێگەیشتن لە دنیا نییە بزان حەج کام لەمانە لە ئەتمۆسفێرێکی دەوری مێزێکی شام ئاگاه نیەن حەج کام لەمانە نافەهمن خۆراک خواردن بەهانەس دیدار دۆز هەدەفە ئەسڵیە ئەمەی کە دانیشی بە کناری یەکتریوە دانەیە چایی بخۆیت و بەدەمە چاییەک و داستانێک و چیرۆکیک و اتفاقات و دەرجی عاتفی و دروستکردن ڕەوابەتێکی ئەمیقی ئیجتماعی دابنی کە لەم سەردانە کە ئەیکەی و لەم ئیتساڵاتە کە بە یەکتری ئەەکەی تۆ ئەمنیەتە عاتفی و ڕۆحی و ڕەوانی ئەگری تۆ تۆسعەیە فکری و ڕۆشتە فکری پیا ئەەکەی تۆ ئینسانهای جۆرا و جۆر حاڵات جۆرا و جۆر زندگی جۆرا و جۆر ئەوێنی و تۆ لە ئینزوائیتر لە ئینسان ناترسی لە بەرخۆردە ئیجتماعی ناترسی بەڵکو تۆ ئەمیقترەوی هەست بە قودرەتەکەی هەست بە وجود ئەەکەی و هەست بە ڕیشە ئەەکەی لە ناوە دڵە جامعەیەکە تۆجۆکردن خۆ تۆ کە نەتزانی زندگی چییە و فکرە کردو زندگی یعنی چەقانە لێدان هەدەف لە زندگی چەقانە لێدانەوە دائیمەن بۆیە تۆ تەسەورە ئەوسا و دقیقەک گەرەکتە زندگی بکەی دقیقەیەکە کە تۆ
ئەو کارە ڕۆژانە ناکەی ینی ڕۆژی تەعتیلە ڕۆژی تەعتیلیش تۆ ئێشێ چی بکەین تۆ ئێشێ هەڵسیت و پێکی عەرەق بێریت و دایکەیت و مەسکەیت و موسیقیە لێبێت و دانس لێبێت و قەڕکەیت و بڕۆیتە دەر و دانێ مەغەڵدانی و کەم ئەوە زندگیە ئەوە بەشێک لە زندگی نییە ئەو تەکرگەسە زندگی ما بەقێ بوو گەسە مردگی تۆ فکر ناکەی کە ئەڕۆیتە دیدارە نەخۆشی دائنیشیت دەسە گوڵێکی بۆ ئەوەی هەواڵێکی ئەپرسی 100 نەفەر ئەوێنی لە مەجلسێکا دائنیشی هەنێ قسە ڕەد و بەدەڵ ئەکەن ساعاتی دانیشی ئەمە زندگی بوو ئەمە خۆدە زندگی بوو نا تۆ فکرەکەی ئێشێ لەگرا وایە تا لە دیسکۆیەکە هەرچی کەنیشکە کاولە بەهاتایە و قمەڕوت و سنگڕوت و بەهاتایە و ئەو مەسی کردای و جیک و تەکانی باە و موسیقێکی تکن و دم بڕاتە ناو مەغزە تۆ پێک لەسەر پێک مەشروب بخەیتە خوارەوە فکرەکەی ئەمە زندگیە بۆ چون تەسویریان بۆ تۆ دروست کردە لەم زندگی تەوەژۆکەی تەسویریان دروست کردە خۆ بینە سەرە بەشە مناڵ ئەمانە فکرەکان قسەی عاقڵانەکەن بەڕاستی و مناڵمان پێگۆرە ناکرێت و مناڵیشە تربیەتی کەی ئامادەکی بۆ دنیای ئەمڕۆ بیکەیتە چی بیکەیتە کارمەندی وەکو خوایەت بیکەیتە ئینسانە وابەستەیەک وەکو خوایەت چی بێکەی 15 کلاسە مەدرسەی هەنێرم و زمانی فێربێت و زمانی ئینگلیسی فێربێت و زمانی فڵانی فێربێت و ئەوەی فێربێت و ڕاضیات فێر کە بێتی چی بێت و پزیشک کە بێت و مهندس کە چه ئەتفاقی بکەفێ تۆ ئەوەڵەن ئەم مناڵتە لە ناو جامعە گەورەنەوە ئەم مناڵتە خۆشکی نییە برای نییە پوری نییە میمکی نییە ئامۆزای نییە حەجکامیان نییە تۆ هیچ ارتباطێکی اجتماعی و سروەتێکی اجتماعی بۆ جێ نەهێشتکە دانەیە تاکە تەریاجی هێشکەوە 15 دانە کلاسکە ئەیخەی دانیە شێتە خۆل دروست ئەەکەی کە ئەم شێتە خۆلە ناتوانێت ناوی 5 نەفەر ئینسانە دانیشێ 4 نەفەر قەومی نییە 2 ڕەفیقی ڕۆژی تەنگانەی نییە لە غەم و دەردەکان یا کەسێکی نییە پاشان تۆ خەریکی بەب بیانی بەڕاستی ببێ بە کەسێ لە ناو جامعە یعنی چی بێت تۆ کەسێ لە ناوی جامعە دەوە حەجێکی نییە ئەو نە قەومی هەست نە کەسی هەست نە ناوی هەست نە شۆرەتی هەست نە کەسەزانی کیس ئیشی بێتە دکتۆر لێ بێتە دکتۆر چه اتفاقی بکەفێ ئەوەڵم تۆ مناڵەوە پەروەردە ناکەی وەختی تۆ مردی ئەم ئینسانە بتوانێت بەڕی خۆی لاوە بکێشێتە دەرەوە ئیستە بە دەستفرۆشی دەری تێرێ ئیستە بە دارتاشی دەری تێرێ ئیستە جۆشکارە ئیستە تەنەکە چییە ئیستە هەرچیە کەشاوەرزە جووتیارە ڕاوچیە تۆ سعی ناکەی ڕۆڵەیە دروستکەی ئەم ڕۆڵە کە تۆ سەرنیاسرە ئەم بەردەمردی بتوانێت مشت خۆی لەم ڕۆژگارە بوەشێنیت و تۆ لەبەرەوە هەنی شتە بۆ دروست کردوێت تۆ بنەمای اجتماعیت بۆ دروست کردوێت قەوم و کەس و کار و دۆست و ڕفیق و یەکسری پەیوەندە اجتماعی عەزیم و بۆ بەجێهێشتوێت ئەمە یەک برا و خۆشک و کەسە کار بۆ بەجێهێشتوێت مام و پور و ئەمانەت بۆ بەجێهێشتوێت لە کەنارە ئەما فێری بکەیتە کە دنیای ئەمڕۆ چۆن مواجه بێت و بزانێت چۆن ئیشێ زندگی بکات چۆن ئیشێ سەرمایە گوزاری و پاشکەوت بکات و دەرهاوردن یعنی چی زندگی اجتماعی کردن یعنی چی لەزەت بردن لە زندگی ئەمانە فکرەکەن کاورا بەهنێرنە 15 کلاس بابە ئەمانە ئۆخدەکانە خۆیان لە بۆ دڕنبوونەوە خەریکن لەسەر مناڵێ تاخیرکەن و دوان مناڵیان هاوردە ئەم مناڵانە حتا بەیانی دوان وە زۆر ئەم کلاس وە زۆر ئەو کلاس وە زۆر ئەم کلاس وەڵام مناڵ ئەو سا مناڵیان بەرەداناوە کوچە و کۆڵان ئەی تۆ چی پێەکەی دێ تۆش یەک دقیقە وەختە نییە بۆ مناڵ درۆکەی تۆش وە زۆری هێنێریتە کلاسە موسیقی و کلاسە زوان و دەی تۆ کە هاتە ماڵۆ ئایپەدێ بەرە دەیتە بەردەمی یا خەریکە کارتۆن تەماشاکردنە باب ئسفەنجیە و زیبای خفتەس و سیندرە لاس یا خەریکە لە ناوە چەتەکان و فەزای مەجازی و ئینستەگرامە بازیەکە ئەم مناڵە خەریکە گەیمینگە و گەیم پلەیستیشنە 4 و پلەیستیشنە 5 و بازی کرد ئەو مناڵە بڕۆیانەوە کوچە تەکە دوو ئینسان دوو لەشی ترە ئاشنا بۆیەوە ڕەفیق بازی بکردایە و هەڵی بخستایە بۆ ڕۆشت و بۆ تێگەیشتن و بۆ تەوسعی فکر و بۆ لەش سەڵامەتە ڕەن لەشی باشتر بوو یامەی تۆ ئایپەدێکە خستکەسە بەردەستی بەڕاستی و 4 ملیۆن و 10 ملیۆن داگە بە ئایپەدێک و 2000 دلارم داگە بە ئایپەدێ مناڵەکە نەخۆش کردگە مناڵەکە بێکەس کردگە مناڵەکە بێ عاتفە کردگە کاورەیە بۆ دەڕن تۆ تەمامە ساختارە جامعەی کوردی بە عنوانە دواکەوتووی فڕەداگە نەوگی بە مۆدەرنیش بووی بە بۆدڕن
تو نافهمی لە پشتم حرکاتە چی هەست تۆ مەسەیستە دانێ مناڵە بووگە فرە تێگەیشتگی ئەو مناڵە تۆ فرە ڕازیە لە تۆ ئەو مناڵە تۆ وەختی فکرەکات و ێژێ لەعنەت لە وجودە باوکو دایکەکە وانە برام هەست نەخۆشکم هەست نە پورم هەست نە میمکم هەست نە ئامۆزام هەست دانەیە حاڕیاگی تەنیایی ئیزولەی ترسە ساوری پڕ لە ئەنگزایەتیت بەجێ هشکە لە ناو جامعەیەکە تۆ لاو هەر کەسێک و ئێشە مەسیری دێ تۆ بۆ تەعینە مەسیری زندگی مناڵاکەی تۆ بۆ تەعینەمە نەخێر و من ئێشە بیخەمە ناوە کلاس و بیهێنێرمە فڵان و تا بڕواتە زانکۆ و بێتە دکتۆر تۆ لەبەرا هەرچی سروەتی ئیجتیماعیە بۆی کۆکردایە تۆ کەسدارە کردایە دەستدارە کردایە خۆشەویستە سەدان نەفەرە کردایە کوڕە فڵانی وایە برازای فڵانی وایە خاڵۆزای فڵانی وایە خۆشکەزای فڵانی وایە ئەم ئینسانە هەستی بەبوون لە ناو جامعەیەکا بکردایە شەوانە لە ناوی جەمعێکی 15-20 نەفەرا عەقڵی زل وایە من چی وە بیرم تێتۆ هەنە دەورانە مناڵیمە لە ناوی مەجلسی قەوم و خێش و شەوانە و شەوچەراکانە شەوانە وا دانیشتن و ڕەوایەت و چیرۆکیانەوەت و زیهنیەت و استراکچەر زەهن من بەر ئەساسە چیرۆکە قەیمێ پیا قەیمیەکانە سەرزەمینە کوردەوار دروست بووگە سەدان چیرۆک و جۆرا و جۆرەزانم کە لە مناڵی چووگە سەناو زەهنم ئیستا ئێوێنن شعرەکانە میرزا لوتفوڵایە کە من ئیرادەیەکم نەبوو لە حیفزکردنیانە وا لە ناوە مێشکم پیانە ئەچم و ئەبینم چ بە دەردمەخوا ئەرێ یەزن 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 ئەرێ یەزن باخچە ڕێزن شێخی لۆن نەیکاوە ژن وە کچی بێتۆ بۆ من شووی گول شووی پیسکە شووی باوە سیری ئەمە جوانی دەخۆڵ وە زەربیری ها ئیستا بە دەردە منەخوا ئەوزان نەمەزانی بە چ دەردێکە خوا مەسخەرە بەکرد مەسخەرە بەکرد پێم جال هێڤێ متاڵم گوێدە بەڵام ئەمڕۆ کە بە شوێنە تەکستەکانە گەڕێمە ڕۆمە ناو ئەوانە زندگی و تەعاملات و ڕۆژمەڕۆ و ئیجتیماعی مەردمی تیا دەرتێرم تماشا بکەن بەحسە من ئەمەوە بە من ئەمە ئیدامە ئەدەم و لە زەوایای جۆرا و جۆرا بەڕەسی ئەەکەم ئەوەی وا لە کوردەواری داگیر کراوە لەلایەن عێراق و بە تەواوی قدرت گەرێکیانە فاسدی کەن وەم ئینسانە کۆی لە بکەن لە باوەشە حاکمیەتە کارەبانی و بەرقنی و موچەنی و کارەبانی و بەرقنی و موچەنی و بڕاستی و ئەمریکا و هەموو شتێک و ئەمە یەکیکیان لەولاوە گەشتی کاول کریاگە ئیستا گەرەکیانە لە یەکتری منفەکیان کەن جگەیان کەنەوە لاو بەڕاستی و عشاعری خراوە ئینسانێکی مسەقەفێت و بەڕاستی و کاتماننی و وەختماننی و مناڵمان پێگەورە ناکرێت و هەر مناڵێ بەسە و ها ئەو قەیمیانە عورزەیانەوە و دروستیکەنەوە ئەو تەربیەتیانەکە گشتی بێت ئەی گشتی بێت و دکتۆر کێ بێت و حەماڵ گشتی بێت و دکتۆر کێ بێت و سفور گشتی بێت و دکتۆر ئەخە بابە گیان کێ کارەماڵ بکە گشتی بێت و دکتۆر کێ بێت و شاتر گشتی بێت و دکتۆر کێ بێت و نانوە گشتی بێت و دکتۆر کێ بێت و شیرینی پەز گشتی بێت و دکتۆر کێ بێت و ئاشپەز ئەخ بابە ئێوە بوونم نە یعنی ئێمە نافەهمین بەواقع نافەهمین ئێمە نەمانزانی کاورایە بێت و ئاشپەز ئەتوانێت بهترین و پڕدەرامەتری شغڵ دنیای بێت کاورای شیرینی سازێکی بەرجستە بێ ئەتوانێت بهترین و خۆشترین شغڵ دنیای بێت ئەتوانێت هونەر بکە ئیبداعیەت بکە ئەنوا و قسامە شیرینی و کەیک و بیسکویت و ئەوانە دروستکە نەمازانی کاورا بێتە دارتاش ئەتوانێت بهترین کالاهای دارتاشی دروستکە بێتە دکتۆر تۆجۆکەی مشتی ئەحمەق بێ مەسرف منفڕدانا و جامعە مشتی ئەحمەق بێ مەسرفە بێ کەس و کار بێ پشت و پشتیوان بێ پەنا کەوت کەسە باوەشە دەوڵەت و دەوڵەت نوێ ئەمرێ لە برسانە چی بکات و دەوڵەت نێواتە سەرکار و دەوڵەت شغڵە پشتەمێزی پێ نەدات و نەوێت و کلیددار و ئەمباردار و نەوێت و کارمەندە فڵانە جێگەم ئاغا مردگە لە برسیانە دەی باوکو دایکەکە وایان پێ کرد تۆ ئەگەر باوک وایتە ئەوڵەن 5-6 دانە مناڵە ئەخستۆ مناڵتە تەنیانەوێت دووەمەن ئەساسە ڕەوابەتە ئیجتیماعیە کە دروستەکە کە ئێعتباری لەسەرا دروست بێ و بتوانێت لەم 5-6 مناڵە شغڵێکیان بۆ دروستکەی کە نۆکەرە دەوڵەت نەون کە بەستگی بەوە نەوێت دەوڵەت بتوانێت وابەستەیان کاپوڵیان لێبسێنێت و ئەمانە مەدرەکێکی حیزیان و دەسوی ئەگە دەوڵەت استخدامێنەکان نانەوێ بیخۆن چیەکەی تۆ مەسئولیتی مەسئولە هاڕیان و ماستاوچێتی و خوێڕیبوونە و مناڵەت تۆی
تەمامە ئەو کچانەی لە سەرزەمینە ئێمە ئەمڕۆ لە ناوە مۆحیتە کارە دەستیان بۆ ئەوەن. باوکەکەی مقەسرە، دایکەکەی مقەسرە. نەتیجەی ئەو تعرض و تەجاوزە جنسیە دایکەکەیسی. تەواوە ئێوەی کە لەم سەرزەمینە بێ حقوق بوون و دەوڵەتە ئێرانی حیتەران بە ملسەرتانەوەکە، دەوڵەتە تورکی و دەوڵەتە عێراقی ئەیکا حەلیم ئەیکا خۆتان مقەسرن، خۆتان مقەسرن. وان نەتان هێش مناڵەکانتان قودرەتی بوێ شکۆی بوێت. ئەوانەتان وە خۆتان فرەوە مسەقەفە زانن. کاوە لە مناڵەکانە خۆتانتان کرد. مەدرەکی گرکەیسە چی پێکا بە شەهادەیە چیەکە بە شەهادەیە. تەمامە تەمەنە ئەم ئینسانتە سووتان. ئەم ئینسانە نەیزانی ژیان چۆنە، نەزانی دەسەڵات چۆنە، نەزانی ئیرتباطاتە ئیجتماعی گرتن. با بزانی حەچیشتە لەم دنیا ڕابطەی ئیجتماعیە. کاورا ڕستوران دانانێ کە بابێ بفرۆشێ. کاورا ڕستوران دانێ کەسایەتی های گەورە بڕۆنە ناوی ئەم ڕستورانە لەوێ چواردانە کانەکشن بۆ دۆزێتەوە بۆ خاتریەوەی بتوانێت خۆی بکێشێتە سەرەوە. حاڵیت بوو کە بابێ نافرۆشێ. کاورا ڕستورانێکی گەورە بە ئەتمۆسفێرێکی خۆشەوە کاتۆ لەبەر خاترێەوەی ببێ بە جێگەی کەسانێکی بانەفوس تیا بێنە ناوی تەعاتر بێ، بازی گەر بێ، نەمایش نامەنویس بێت، چوزانم ئەدیب گەورە بێ، بێتە ناوە ئەو محیتە و ئەم ئاشنا بێتە کە ئەمانە کوردی واتەنی بەی بەلای خیگەوە چەورەویت. حاڵیت بوو دوێ تۆ حەج کانێکچنێکە بۆ کاورا دروست نەکردگە کاورای ئەحمەق فکرەکەی ئێهێنێریەوەی تۆ پەزیش کاورا فرە موافقەوێ، کاورای بێدەسەڵاتە حاڕیاگە بێکەسوکار. تۆ مناڵی فڕێدێتە ناوی ئەم جامعە لێ دوا دەوڵەتە ئێرانی وەکو ئاوی خواردن حەپەلووشیەکە. ئەی هاڕێت، ئەی کاتە فاحشە، ئەی کاتە حاڕیاگە کوینە، ئەی کاتە ڕعیەتە تێ هەڵدریاک. ماڵی ئەوەن تەعدایەکە نەیخەنە ناوی زیندان، ژنی ئەوەن کە نیشتیەوەن زاتی نییە دەمکاتەوە. بەرە نەسڵێکی خەسیاگی نادووسی کاول دروزێ. زانە دێت تۆ بۆ هەر کەسێ لە کوردەواری خۆمان بەڕاستی و پرسە هیلاکمانی کردگە. ئەگەرەکە چی بکەی بڕۆی حیتەرانکەی، بڕۆی قڕبێ لە لاوە خیابان، ئەی بۆ هەڵپەڕکە هیلاکە ناکای، هەڵپەڕکە خۆشە، چەری هەڵپەڕکە خۆشە. بابە تو زندگیکردن نازانین، تو نازانی پرسە چون زندگیکردنە. تۆ نازانی بەشداریکردن لە ناو تەعاملاتە ئیجتماعی و هەڵس و کەوتە تەکە دیگەرانە زندگی هەرەمەسە. تۆ بۆ پوڵ دەرتێری مەرتی کە لەبەرەوەی بیدی تۆ کەبابێ بخۆی، دەمە کەبابێکە خوارد و خوارسێ و خوارد باش تێر نەخۆی. تۆ پوڵ پەیاکەی لەبەرەوەی بڕۆی خەڵکە نەخۆش بوێنی، لەبەرەوەی پرسە دابنی، لەبەرەوەی کادۆ و هەدیە بووی بۆ ماڵە مەردەم، لەبەرەوەی دەسە فەقیرێ بگری، لەبەرەوەی 500 دینار بی بە یەکێ، لەبەرەوەی 100 دلار بی بە تازە بووک و زاوایە پوڵ بۆوە پەیداکەی. ئەمانە گشتی ئەوێت تۆ دەسەڵاتی ئیجتماعی بۆ مناڵەکە بەیانی، ئەوێت تۆ دەسەوام بۆ مناڵەکە، بۆ خۆتیش کە حرمەتی ئیجتماعی و تەنیانیت و کەساز و ئەپژمی 2000 نەفەر تێت بۆلات. ئەحساسەکەی بوونت هەسوو نامریت و بڕۆ کتاوە مەرگە دەرعوزڵەتە نۆربەرت ئلیاس بخوێنێت تا بزانیم دنیای غەربە چی کردکە بە ئینسانەکانی. تۆ گەرەکتە. ئەمانەی ئینگلیس دروستکەی کورە بابای مە وای لەم ئینگلیسە کەنیشکە 15-16 تاڵە تێ دەسە پەلوێنی. لە تاوە ئەنگزایتیە ئەوەنە نهات کەسە ناوە جامعە ئەبێ بە 2 نەفەر سەری دێشێوێ ناتوانێ قسەکە. بێکاس بێکار گەشتیان کاولن. جارێک گەشتی حەشیش لە خۆی نەدا ناتوانێ بڕات ڕێوە. ئێشە حتمما حەشیش لە خۆی بە ئەوە نەزامی واتیا کاورە. تۆ فکرەکەی دانەی ئینگلیسی بۆچی ئەوێت تۆ مسڵمانەوێت و ژنە پاکستانیە حەجا بەخاتە سەری و ڕووپۆشدا ئەخاو بۆیکە. دقیقەن لەو جێگەوە چون ڕوابطە ئیجتماعی نییە، چون خانەوادەی بۆ نەماگەسەوە، چون هیچ سروەتێکی نییە تێتە ناوی بنەماڵی دانەی پاکستانی دایکی هەست، خەسووی هەست، خەزووری هەست، ئامۆزایی هەست، هێوەری هەست، ئەو تێتە ناوی 30 دانە ئینسان. زندگیەکە خۆشی داپۆشێنێت. وەلێ ئێوە یە سری سروەتتان پێگەیی گشتان خراو کرد. ئەمە استراکچەرە جامعی کوردەوار بوو. تۆ فکر کرد ئەمە قێزەون و بووگن و بەڕستی و خوشنی و زندگیکردن شتێترە کوالە لامپورە. بڕۆ کوالە لامپور دێ 2 دەحفە بڕۆ کوالە لامپور بزانە حەچێنەوە کارێک کاول. حەچێنەوە بەڕستی و بخۆم زندگیەکەم وەڵا تۆ کەواوە تەنیایی بخۆی حەج مەزەیەکی نییە. ڕۆژێک کاورای هاتووە من وتی وەڵاوە کوڕەکەم کار ناکە و هەر خۆم خەرجیە دەم. وتم خۆش بە سەعادەتە.
بریا من ئەوە نەمە بواە خەرجە 20 نەفەرم باە دێ بۆ فشاری بۆ تێری بۆ واداریەکەی کارێ بکە کە حەزی پێ ناکە بۆ زۆر گرەکتە بیکەیت و کارمەند بەری لە باوەڕوا بۆ خۆی کاسبی بکات دە دافە بکەوێت دافەی چوارم هەڵەسێت و کاردان چی پیوە بابەجیان تۆ مناڵەکەت فێر کە قودرەتمەندی و قودرەتمەند من ئەبزارە قودرەتی بۆ دروستکە پرستیژ اجتماعی بۆ دروستکە ڕەوابەتە ئینسانی بۆ دروستکە 500 دانە دۆست و ڕەفیقی بۆ دابنێ وەختی ئەمریت کەسی بێ کەس وەختێ تۆ مردی بەسەر دەسە قەوم و عەشرەتەکە و جنازەکەی بۆ نەقەبران وەختێ تۆ مردی خەڵک دەسی ئەو بگری ئەو خۆی هیلاک نەکات و بلاون بلاوێنێتەوە سەر جنازەکەی توە نەکاورا لە خەفەتێوێتە باوکە ڕۆ بابە منەمری قەبرێکی بۆ بسێنم و 7 ملیۆن تمەن باوکە ڕۆ بابە منەمری چی بکەین و بە مەراسمە باوکم وەختم نییە بڕۆم ئەی تفلە و زندگیە کرد دەدەیت و وەختە بۆچی هەست وەختە بۆ چییە ئەسڵەن فکری لێ کردگەز و وەختە بۆ چییە پەرتەقاڵ بخۆی دەیچیوەم لەزەتی پەرتەقاڵت و ئەوە سەکە شۆپنهاور ئێژێت لە زایزە غەریزی لە زایزێکی گران قیمەتی هەڵشکێنەرن تۆ وەختی ئەقڵەکاری نەکرد نەتفەهمی لەزەتە ڕەوابەتە ئیجتماعی جەمبوونە لە دەورە چراموشی و چراتۆڕیەکا و باسە داستانکردن و نزیکیە لە شەکان تەکە یەکتریا و گفتوگۆکردن تەکە یەکتریا چه شەکڵی هەیە فکر کرد پەرتەخاڵ خواردنە هەرچی ڕۆژێشە پەرتەخاڵ بخۆی تا ئەم لەزەتە بۆ تۆ تکرار بێتەوە هەڵی بوو بۆیتە تو وەخت ناکەی ڕوتینە زندگی بۆسە و ڕۆژی ئاوۆکادۆی بخۆی سۆحانە و ئێوارانە حتممەنیژ سوشی بکەیتە خوار و تەوەجۆکی پەڕێ سالمۆن بخەیتە سەری و سالادی خامخاری بکەی کاون تۆ نە ئەنقە هەست نە لە زندگی فەهمیکتە نەزانی وجودت بە چ دەردێرەخوا نە ئرس و میراس بۆ مناڵە بەجێ تێری بۆ مناڵە بەجێ تێڵی بۆیە لەم جامعەی ئێمە قودرەت تەولید ناوێ چون کاولمانیان کرد نانهێش قودرەت تەولید وێ تەمامە ساختارهایە کە بە ئێمە قودرەتیەدا لەبینی برد من ناژمە و ساختارانە ئیرادیان نەوگەها ئەو ساختارانە قابلە ئابدەیتکردن بوو تۆیسە چیت لە ناوی شارێکە چیت چ کارەی وایتە ناوە گومنامی مطلقا چیت هاڕیاگێکی بەردەمی دەوڵەتە ئێرانیت دەوڵەتە عێراقی چیت معاشخۆرێکی تی هەڵدریاگی پارتی و یەکێتی وە 500,000 پێنەدا مردی لە برسیانە چیت هیچ نییە خۆتان واتان نەکرد و خۆتان فکرتان نەکرد و بە حرەکات ئێوەیان خەڵەتاند بەڕاستی و کەبرە مسەقفە بەڕاستی و کەبرە تێگەشتووە دەئیسە تۆ بگەشتە مدرن چه ئەتفاقێکەوت کە فرە پیاگی فرە ئینسانێکی بەرجەستەی چون سوشی ئەخۆی فرە ئینسانە زەریفێک و ڕۆحێکی لەتیفە هەست بووگی تۆ میکلانج چون تاکسیدۆ ئەەکەیتە بەرە لە توو لە عمریە میکلانج تاکسیدۆی نەکردە بەری تۆجۆ ئەەکەن پرسە ناڕۆم ڕۆحم ئەفسردە ئەوێ کێوت کەسی ڕۆحەتە لە پرسا ئەفسردە ئەوێ یێمش تۆڕەهات ئەمانە تکراریەکەن و تکراریەکەن و کەس نافەهمێ ئەمانە پویان بۆ چییە گەرەکیانە چی پێ بکەن دێتەوە لە باسوویت بۆ چییە سەتەلایتە بۆ چییە تۆ حەرخەریکی کاتە کوژی بابە تۆ خۆت بکوژی باشتر نییە دێتو دائیمەن خەریکی بە ڕۆیای شەبەکەی جەم ڕۆی کارەکەیۆم لە شتاوە بێت و جەم ڕۆیاوە پێبا لە ماتریکساوی ئەو نە سیگارە حەشیشکیشی بدواتە هەواوە ئەو نەت بوتڵی ویسکی واکەی و 4 سەعات لەم دنیا فەرامۆشکەی چە خەوەرە چۆن حەجێکە نییە چون حەجێت دەبارتە ئیجتماعیەکە نییە چون یەک دانە چیرۆکە نییە لە زندگی تا تعریفیکەیت و نێسب ئەمە سە مەبنای جیهانێک کە بۆ تۆ دروستیەکەن ئێمە بۆ دەڕنین مۆدەڕنیین سوالکە لە کاورا پرسیاری لێکە تو ئەم شێوە ژیانە هەڵە بژارگە چییە ئینسانی ترە فرە فکر لەسەری کردەس و ئەخلاقی ترە چۆن بە کامە پەیوانە
بەکامە پێوانە ئادەی دفاعی لێکە بڕاستی و هەرکەسێک و ئیشی حەدەی خصوصی خۆی بیت و بڕاستی و پێشکەوتو نییە دواکەوت یعنی چی پێشکەوتو نییە دواکەوتووە تۆ فکرەکەم خەڵکی ئوروپا ئێستا فرەنسان هەیە فەهمی دەیکەن باوەیان حکوومەت خەریکە مشتی ئەبلە تۆلی دەکامە 200 ساڵە مشتی ئەحمەقی تۆلیت کردگە مشتی نۆکەری تۆلیت کردگە تۆ فکرەکەی کاورە ئوروپای قسەی هەست بۆ کردن بێن بچ ناوانەتان لە ئوروپا زندگیەکە دووربینێت بگرێت دەست لە خیابان لە خەڵکی سوالکە مشتێک کاولت تێ هەڵدریاک مشتی قسەی تکراری تەلەڤیزیۆن ساز گشتی تکرارە کاتو یەک نەفر عەقڵی دیانیە فقط کاورا خەیاتە ئەتوانێ خشتەک و ناونەفەک خاس چرخبا هەرەوەنە فقط ئەتوانێ خشتەک چرخبا ناتوانێ شەرواڵێکیش بدوورێ ئەو تیکە وا خشتەکە کە چرخەدا کاورا وانە ناوی شرکەتە BMW فقط ئەتوانێت دەرگاکە بخاتە جێ شتی تر ناتوانێ خۆ بکە ئافاهمی تو فکرەکەی بە شەرە غەربی چیست سیستەمێکە خەریکە ئەڕواتە بەرەو کۆرپۆریشنێکە کارەکە سیلیکۆنوەریە وا خەریکە مەغزە تۆی دارەکە و هالیڤودە بۆ تۆ تەسویرسازیەکە تەسویرە بۆ دروستەکە دەبەرەوەی بتوانی قیاسکەی کەیفیەتی حرەکاتی هەندسی ڕیاضی و ئەحساس عقارەت کاورام چاو پێکەوتکە لە کوردەوارە مشین با بەردان ئەی بوو کابرام بمشید مشە بکەی فین بکەی کاوراتکە وڵایی بەڕاستی تماشاکە یەکی بدەسماڵی دەرتێرە خش ئەوە چیەکەی وڵا ئەوروپایی زۆر ڕاحەتەن ئەمشن دێمە فرەکان خاسیەکە چۆن ئەمە فرە ئینسانیە و ئیش ڕاحەتویت و بڕاستی و خۆت بەربەیت و جا کاورە لای خۆمان بوو حرمەتی بوو بای لە خۆی بەرنەیەدا ئاهاتە کرماشان وەڕوێ تارانوەی دی پیاتارانی دانیشن دانە ئەیژمێرن ڕکابەریە لەسرە بابەردان ئەمیش لە خۆی واکەوتە زرد ئەرێ بۆ واکەی کاکە کاورە بۆ واکەی بڕاستی و زۆر دواکەوتو یعنی چی زۆر دواکەوتووم بۆ زۆر دواکەوتووم دلیل چییە نەو بڕاستی و تو نیتە ناوە شارە لە تاران واکەن تارانی خازە فەهمێ کۆرە بڕۆبابەیان تو کاولی تارانی کاولە گشتتان کاولن حاڵیتان نییە بۆ واکەن بۆ هەروگن مناڵە تو سەعادەتمەندی کە ساعتهای لە ناو ڕۆژە بەجێوەی ئایپەد بیتە دەسی بڕۆ خۆت تێکیا بازیکە بیهەنێرە کوچە بەدا لاسیخێک و بابازیکە فرە خاصە دانیشێ بە ئایپەدێک و گەیمکە لە ناو شەبەکای ئیجتیماعی یاوێت ستراکچەرە زەهنە ئینسان بە چیرۆک دروست ئەوێت بە چیرۆک دروست ئەوێ بە حزورە مردم لە کناری یەکتریا و کەسێکە چیرۆک نەقڵەکە دروست ئەوێ ئەفەهمی زەهنە ئینسان وا تەوسە ئەپەیاکە دێ تۆ بڕەوە کتێوهای ئامۆزشی و بخەرە ناو مەهدەک و دەک و سیستم دانێ هاڕیاگە بۆ داتە دەرەوە ئەحمەقێکی هاڕیای خۆپەرستی بێ هەمە چیزە هاتە دەرەوە بۆ تۆ وا تۆ مرۆ خەریکی بینی بەشەر نواگە تعلیم و تربیەتی کە وەکو حەیوان تعلیم و تربیە دەوێ پەروەردەی چی پەروەردەی ئینسان پەروەردەی چیت بۆ ئەکەن پەروەردەی ئەکا پەروەردەی چیەکە کارمەند دەتێری بۆ سیستمیشی چی گەرەکە کاورایەکی هاڕیاگی بێ کەسوکاری فاسدی بێ ئێرادەوە نەترازێ بۆ ئێستا ئەو ڕاپەڕیوانی کەلار و کەفریە گیریاگەن بردگنیان لیانەدەن لەبەرەوەی بیان هاڕن بترسێن ترسە زاوەڕێکی ترسنۆک بخەنە دەرەوە لایەن بردن بیان کوژن ئیشی ئەوان بوو بێنە دەرەوە ببن بە عیبرەتە مردم و بژن لاوە و بەڕاستی و زۆر ناخۆش بوو پس تۆ ئەوێنی لەگرا هیچ کەسێ ئەمیقەن فکری نەکردگە سۆ لە داشتەهای خۆی لە زندگیکردن چییە؟ ئابێن تۆزیح بن چییە؟ چیە تۆزیح بن؟ من لە تامە ڕامە کوبایی بۆ تۆ تۆزیح ئەدەم تامی چه شکڵیە تا دانەی هانی ڕۆستت مەکادێمیە پێسوشی تا بزان بەمانە چی واتیە تۆ ئەوە بەلاتۆ مهمە چی واتیەم چه اتفاقی لە زندگی تۆخە
اتفاقی بخام هیچ تۆ لەژێ دوێ شەو خەوی دیم قۆماوری کردم بلیتی کیشام سەتمەن بردم وەختی کە عەرسا مامە ناو جاگەم هامە ناو لە حافە شەڕە کوناگەم ئێوە گەشتتان خەوەهوێنن بلیتەیە کێشن سەتمەنتان بەرگەس خەوە تەلەڤیزیۆن و سریاڵ و ئەمانە و فکرەکەی زیندگی شتێ تریکیش هەست ئیستە مەسەڵەن لەگەڵە ئەندیە هەڵسای تا ئەندی تەقلەی لێدا و ئاسمانگۆ تۆ وەکوەوەی کە ڕۆنقاز و ڕۆنسە لێبن لە ژێرە پێستتان لە خۆی و زریکەی هاتوو و چرکە هاوە گیان تاو تەواوە گیانای هاوە کورە بابە کاورای کاول زندگی هەرەمەسە زندگی هەرم ڕەنجانەسە کە تۆ ئەیوێنیت ئینسان پیر ئەوێ ئینسان بە ڕەوابەتە ئیجتماعی ئینسان لە ڕەوابەتە ئیجتماعی پەروەردە ئەوێ ئینسان لە ڕەوابەتە ئیجتماعی محبەت ئەکا غەزەب ئەگرێ شەڕ ئەکا لە ڕەوابەتە ئیجتماعی ئیتحاد و یەکێتی دروست ئەکا دوژمنایەتی دروست ئەکا زندگی بە تەمام ئەم خوسران و هەڵس و کەوت و شەڕکردنانە زندگیە هەروەکە ڕۆمانێک هەرەمەسە تۆ ڕۆمانێکەکەی تۆ حەکایەتە زندگی ڕوتینی مشتێ ئینسانن لە پێگەی جۆرا و جۆرە کۆمەڵایەتیە هەر کەسێک و جۆرێک لەگەڵ ئەم ژیانە دەس و پەنجە نەرمەکات و ئەمە ئەخوێنی تۆ و لەگەڵ دەس و پەنجە نەرمکردنەکانە ئەوانە تەسویرە زندگی ئەوان تێتە ناوزانێت فکرەکەی زندگی چییە؟ پس اتفاقێکە لە ناوە جامعی ئێمە کەفتەگەمەسە هیچ کەسێ تعریفی لە زندگی نییە جائژێ لە کرماشانە کاورایە بوو شێعەو دوای مدەتی بووە سونی هەفتەیەکی پێ نەچوو بووە سونی مرد جنازەکەی کەوتوو شیعەکان ئەیانوت نەجسە بێسە سونی سونیەکان ژیانەوە ئەم گەماڵباو کە تەخمە شیعەی نێرە شیعە درۆ ئەکانە و گەس و سونی جنازەکە ماو کەس ئەسپەردەی نەیەکرد یەکێ لەم وەسەتە سەیرە وتی تماشایان بە بەختە بکەن دەسی لە عەلی بڕیاوە عومەریش نەگەی ئێمە گشتمان وامانە بیات کە دەستمان لە عەلی بڕیاگە و عومەریش نەگەیگە بابەجان ئێوە دەستان لە کۆمەڵگای کوردەوار و ئەو نۆعە نەریتانەی کە مابوو قەوامێکی بە ئێوە ئەدا و سروەتێکی بە ئێوە ئەدا و وجهەیەکی بە ئێوە ئەدا بڕیا فڕەتاندا حەفیە دروست بووگن خوازانی کێس و عومەریش نەگەیگە معلومی چی شەکڵی نێوە چی نێوە هیچ بۆ دڕن نەمۆدڕ بابا ئەوە بۆ دڕن ئێمە بۆ دڕنینەوە بە واقع بۆ دڕنین سوئالیان لێ بکە بێژە تو بۆ واکەی بۆ وا ئەەکەی بە مناڵەکە و بەڕاستی و گەرەکمە خۆشبەختوێ چۆن خۆشبەختەوێ تۆ تەشخیصە دەی 15 کلاس بڕوە تۆ فێری کە ئەو مناڵە تۆ نۆکەرە حاکمیەت نەوێت ئەبێ فێری کە سەعادەت یانێ ئەوە بۆ مشتێنان سوال نەکە فشارە دنیا قبوڵ نەکە ئەیکەی نۆڵە و خرە و مناڵەکەم ئەمرێ ئەی مناڵەکە لەژێر حیزیان نامرێ مناڵەکە لەژێر حیزیان ڕۆژی 1000 بار ڕۆحی لەبین ناچێ مناڵەکە ئامادە ناکەی بۆ تەعەداکردن ڕۆژی 1000 نەفر سوارە مەدی بێت وتم پێتان مەسئولە تەمامە ئەو تەجاوزانەی وا لە دانشگا و لە محیتە کارە بە کەنجکەکانتانەکرێ باوکو و دایکە نادروسەکانە ناگوێتان وابێ ئێوە مقەسرن ئێوە باسی بووگن تۆ حەقە نییە تۆ وەکو باوکێک وەکو دایکێک وەزیفەت هەست حتا ئەتوانی مەجد و سەروەری و سروەت و ارتباطە ئیجتماعی و ئاوبڕوو و ئێعتبار بۆ مناڵە بەجێبێڵی کە من ئەمڕۆ هەرچی یەکەم هەست لە ئەرتباطاتێکە کە ئەژدادم و بنەماڵەی خۆم دروستیان کردن لە ناو مردمە مردمدارێک بووگە کە کردیگیانە ارتباطات ئیجتماعیە بووگە کە کردیگیانە و قەرارە دوای باوکەمی تر نەمێنێت وانە ئێمە ناڵین ئەمە لە بین چێ ناڵین لە بین چێت ناوێ بە هیچ شێوەیەک لە بین چێت چون تەمامە بوونە ئێمە لە گرا معنادا بزانە من دانەیە کە ماتکەم ئەم غوربەتەستانە و ئەم غوربەتەستانە بە تەبعی دەزانم
لە شەقامەکانە پاریس و تا لەندەنم چاو پێکەوتکە لە باڕەکانە ڕیۆ دۆ ژانیرۆ دانیشتگەم تا باڕەکانە بۆی نەسارەس لە تامە سوشیە ژاپۆنی تا نودڵە چینی ئەزانم چێشەکڕیە پیارسەم لە ناوە شەقامەکانە سەن پێتەرزبورگا کردگە ولی هەنووز کە هەنووزە متعلقم بە خاکە کوردەوار و سەرزەمین و کوردەوار و ئینسانە کوردی هەنووز کە هەنووزە معنام بەوێسە هەنووز کە هەنووزە معنام بە تەکتەکە ئێوەس و تەمامە مەژن و سەروەریم بە ئێوەس وەلەم حەقیقەتە خۆمە دەرناچم تەمام ئەم دەقایقە کە ئەیکەم بە دیبەی تووتێم بەشی یەکەم لەگەڵ ئێوە من زندگی ئەەکەم و زندگیم معنای هەست فکر ناکەم زندگی وەسە بڕۆمە نایت کڵاپێکە هەڵخەمۆ لەم بریتانیا کە نیشکی زەریفە ئەنگڵە ساکسۆنی بێخۆی بماڵێ پێمە منیش بێژم خڕبەی وەی بەی لەکوێوە هات نە زندگی من ئامەسە من نایەڵم مردمە من لەبین چیت نایەڵم سەرزەمینە من لەبین چیت من وەزیفەم هەست تەمام ئەم تەجروبیاتەی بەم تەمەنەم بەدەسم هاوەرگە بیخمە بەردەسە ئینسانی وا تووشی وەهمیان کردە بە قیاس و هەڵسەنگاندن لە قیاسە ڕیاضی و هەندسیات تا کەیفیات و حرەکاتە پێی بێژم وانییە پێی بێژم بۆ هێن باخێ نەتخەڵەتێنێ کراواتێ نەتخڕەتێنێ مەدرەکێ نەتخەڵەتێنێ فەحوای کەلام مهمە قودرەتە کەلام مهمە دەکۆرێکی پشتسەر نەتخەڵەتێنێت زەحمەتێکە ئینسانە ئەیکێشێ لە بەرەوەی قانع بکا لە ئینسانە سادە تا ئینسانە فاخر ئەوە مهمە مەیەڵن قیاسەکان شێتان کە پێوانە خۆتانن دەروونە ئینسانیتانە بەر ئەساس ئەخلاق کوردی و وەزەی کوردی بمەڕنە جەهان مەیەڵن ڕەنگە دەم و چاوە ژنێک بتان هاڕێت مێڵن حرەکاتە ئینسانێک نابووتان کات مێڵن واقەی مەدرەکی کەسێک بتان ترسێنێت هەروە کە نابێت مانۆڤری سەربازەکانی حاکمیت لە ناو شارە بتان ترسێنێت شار مەیدانە شەڕە ئێوەس سەربازە حاکمیت لە ناو خیابانەکان شار وەسە بۆشکەی پڕ لە زێراو وەکو ئاوی خواردە نەتوێتەوە ئەمە قیاسەکانن کە ئێمە ئەترسێنن ئێمە حاڵیمان نییە لەم دنیا تۆ فکرەکەی چی مارکس لە تۆ گەورە ئەکاتۆ سەودا و خیاڵە مارکس ئەو لەگەڵ توە فەرق پێدا مارکس گەرەکێسی لە حیج تەولیدە دەسەڵات کە تۆش لە حیج تەولیدە دەسەڵات کە لە مارکس فرە گەورەتری ئەی خونجنێ زەحمەتەکیشێ فکری بۆ ئەکاتۆ زاویە دەسی بۆ ئەوە چۆن ئەم مردمە تاعین کات مارکس ئێژێت ئەڵمانی وەکو ڕووسی نیەن پێغەمبەر ئەلاهیاتیان گەرەکوێت بە دەلیل و بە منتەق سەرۆکاریان هەست لەذا ئیشی مەتنێ دابنیت کە تعریفێکی پۆزیتیڤیستی بوێت و علمی بوێت ئەو مەتنە بۆ ئاڵمانی ئەنووسێت بۆ زەهنە ئاڵمانی ئەنووسێت بەڵام زەهنە ڕووسی پەیغەمبەری گەرە زهن ئینسان و کوردی ئەدلەی گەرەک ئەدلەیە کە تەکەر خوویە بێتۆ تەبیعەتیە بێتۆ ڕاپەڕین و کوردەوارە سەربەخۆ بە منتەق بە دەلیل کارەکە بەڵام بچۆ بۆ دانەیەک بنەجوولەکە بە زوانە معجزات و قسە بکە حەزی پێکە کەرامات و قسە بکە حەزی پێکە لەذا اتفاقێکە لە سەرزەمینە ئێمە کەوتکە ئەمەسە کاورا دەسی لە عەلی بڕیاگە و عومەریش نەگەیگە حەچیەکیش ئێژن مشتێ تۆ ڕەهاتە درۆکن نە زندگی ئەزانن چه شەکڵیە نە ئاتفەیان هەست نە باوکو دایکە خاسێکن نە مناڵهای دروسی تربیەتەکەن ئەم نەسڵی جدیدی 16 ساڵە وا دروست بکە نەسڵێکی منزەوی ئیزۆلەبووک ترسیاک پڕ لە ئەنگزایەتی و پڕە لە فاصڵەگرتنە عەجیبێک لە خانەوادەی لە کەسوکاری و 10 ساڵی تر و 20 ساڵی تر حەق ئەم مناڵانە لەعنەت لە دایک و باوکەکانیان ئەکەن لەعنەتیان لێ یەکەن
وا ئێوە واتانە پێکرد چون ئێوە خۆتان ئینسان هەیەکی قەت سەتحی بوون هاڕیا بەدەستە سیستم بوون و واتان کرد ئەم دیبەیتانە واجبن لەناوە کۆمەڵگا بکرێت چون ئینسانە کوردی وا پەروەردەبێت وەختی کاورایژی بڕاستی ئەوانە ئەقلیانە و ئەوسا مناڵیان فراداناوە کوچەیژی ئەی تۆ چی پێەکەی تۆ فرێدێتە ناوە مەهدە کودەک تۆ فرێدێتە ناوە دنیای ئایپەد تۆ فرێدێتە ناوە دنیای کارتۆن خۆ تۆش نییە قەڵد و شانتوێ هەرچی ڕۆژە پاپا و لالای بۆ بکەی و هەزاران چیرۆک بزانی کاورا ناسم باوکە 5 مناڵە 2 مناڵە 3 مناڵە یەک دانە چیرۆک نازانێت تعریف کاتەوە چیرۆک نازانی ئایپەدێکی بۆ سۆگە و فرەداگە بەردەمی و بەڕاستی و خلیکە بە ئایپەدەکە بازیەکە ئەی هەنێرمە کلاس زوان فێربێ خۆ کەچی زوان فێربێ چی ئێژێت بەم زوانە ئینگلیسی فێربێم کوڕی تۆ چی هەز بێژێتی هیچ بزان من بەم زوانەی کە تۆ قسە ئەەکەی و ئینگلیسی نییە ئەنوا و ئەقسام 1400 ساعت دیبەیتم کردەگەم لە ئەنوا و ئەقسامە تەسویرم بۆ تۆ خۆڵقانگە هەر بەم زوانە وا تۆ نازانی قسەی پێ بکەی هەر بەم زوانە بچۆ هۆنەرە باوکبوون فێر بووە بچۆ هۆنەرە براوبوون و خۆیشتبوون و ئامۆزابوون و خاڵۆزابوون فێر بووە بچۆ هۆنەرە ئینسان بوون فێر بووە بچۆ کورد بە کوردی بە بچۆ خەلاقیەتە بێ بابەوە هیچ خەلاقیەکتێکمان نییە فکرەکەین زندگیە جۆرێکی ترە وەختی گەرەکمانە زندگی بکەین عێراق خوێین وەختی گەرەکمانە زندگی بکەین عومەر دیاب گوێنین تێگەی ئەمە حکایەتە ئێمەس وەلذا ئەم جامعە مەشیە دانایانە دەورانی بەهاتایە پێلەقەیان پێ بکشێ من ئەم بەحسە بتۆرە کولی ئەمڕۆ کردمەوە بەحسەکەم کرد بەڵام وردە لەسەر دانە بەدانیانەوێسم لەسەر تەعاملات و ڕۆژمەڕێکە ئێمە لەگەڵ یەکتریایەکەین دەلایلی کە تێرینی کە نیشان لە کاوەری و ناحاڵی بوون و نەفەهمی و سەتحی بوونە ئێمەس کاوەرین ئێمە وەیشی ئێمە بەری پێ بگیرێت وەیشی ئێمە بتوانین سەر لە نوێ بیر بکەینەوە و داڕشتنێکی بنیادی بکەین بۆ ئێمە هەڵتەکاندنێکی بنیادی مەنگەرەکە لەم سەرزەمینە کوردەوارە لایەوە خۆش